سڵاوی خواتان لە ببینەرانی خۆشەویست ئەمڕۆ لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بابەت لە پەیامی ڕۆژە و بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێ بورگە و بابەتمان بۆ ئامادەکردن هیوادارین کە بینەویسە بورگە بابەتەکانی ئەمڕۆمان. بەڵێ زۆر سپاس بە ناوی خوای گەورە و میهرەبان میرانی عەزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانمان لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتتان نابین بۆ کۆمەڵێک بورگە و بابەتی جیاواز. لە بەشی یەکەمی بەرنامەی ئەمڕۆمانە میوانداری وەرزشەوانێکی شاخەوانیمان کردووە کە توانین بڵێن بچووکترین لە ڕووی تەمەنەوە وەرزشەوانە کە هەوڵ بدەین لەگەڵیا گفتوگۆ بکەین گرنگیدان بەم جۆرە وەرزانە بەتایبەت لای مناڵان و پشتگیریکردن و پشتیوانیکردنیان تا چەندێک بۆ داهاتوو ئاسویان ڕۆشنەکات تەوەرە یەکەم لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین. بەڵێ تەوەری دومیشمان بابەتێکی هەم بێژوویە هەم بابەتێکی گرنگە کە ئەمڕۆ زەمساڵیاتی ئەو ڕووداوە ئەوش ڕووداوی ڕوخانی دیواری بەرلین بوو کە ڕووداوێکی مێژوو لە ساڵی 1970 لێ ئاگادار بوو ساڵی 1980 ڕوویدا کە دوو وڵاتی شاری بەرلینی کرد بە دوو بەرەوە بۆ ماوەی 30 ساڵ جەنگێکی ساردی تێدا ڕوورا. ئەمڕۆ باس لەو ڕووداوە دەکەین کە نووسەرێکی کورد لەبارەیەوە نووسیوە و لێرە میوان دەبێت. وڵایزان هەر لە نێو پرۆگرامی پەیامی ڕۆژ هەوڵدەین گرنگیدان بە قورئان خوێندن لە لای گەنجان یاخودە و گەنجانەیە و لاوانەیەکی ئێستا کە هەوڵدەدەن فێری زانستی قورئان بن لە خوێندنەوەی لە بەرکردنی وەروەها بەپێی زانستەکانی قورئانی پیرۆز لە لای گەنجان شۆڤێ و بابەت دەکەین لەگەڵ قورئان خوێندن. دەستپێک بابزین کەشوهەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چۆن؟ خۆشەویستان یەکەم تەوەری ئەمڕۆمان لەگەڵ وەرزشوانێکی بچووکە کە بچووکترین وەرزشوانی شاخەکانی کوردستانە ئەویش زۆر بەڕێز مەیلیخان مەیلی مەڕوا و کاک مەڕوا یاسین شاخەوان بەخێر بێن سپاسانەکەین بۆی کە ئامادە بوون. لە ئێستا بواری شاخەوانی و وەرزشی شاخەوانی زۆر گرنگی پێدەدرێ بەڵام ئەمە ڕەنگە بۆ تەمەنی بچووک یاخود بۆ منداڵ تۆزێک سەخت بێ. مەیلی توانیوێتی کە بەرزترین شاخی وازام کوردستان ببڕێ. دەستپێک ئەپرسم کە چۆن بوو بەشداری ئەم وەرزشەی کرد؟ ئێوە هەندەری بوون؟ سەرەتا ئێمە من و مەیلیخان ماوەی ساڵەکە بێ خۆمان ئەم وەرزشەکەین دوو بە دوو وەرزشەمانە کرد وەکو پرۆڤەیەک لە دوای ئەو پرۆڤەیە کۆمەڵەیەکمان دۆزیەوە کۆمەڵی شاخەوانی کوردستان لەگەڵ ئەوانە پەیوەندیمان بەست و ترێ هەفتانە ئێمە پرۆڤاکەین بە شاخی گۆژە سەرەکەین ئەمە وەکو پرۆڤەیەک
دوای ئەوەش هەفتانە هەینیەکانە گەشتمانەیە گەشتی سەخت و گەشتی گوڵگەشتمانەیە ئەم گەشتانە بەردەوامین مەیلی خان کە بینی من ئەم ورشاکەم حەزی بە ورشەکەی سوو کاتە حەزی خۆشی بوو حەزی خۆشی بوو ئیتر پێویستە وەرزشیش لەشتان ساق بێ دەستان خۆش مەیلی خان بەخێر بێتەوە دووبارە لە پۆلی چەندی مەیلی خان چوار ئەمە یەکەم ئەزمونت بوو بۆ ئەوەی بتوانانی لەگەڵ گروپێک بەشداری پێیان پێشتر لە چوارچێوەی هینا ڕۆشتویت یەکەم جار بوو بڕۆی بۆم گەشتانە نەخێر پێشتریش چوون حەزەکەی مانوو نابی لەوەی مانوو نابی لەگەڵ گەشتەکانە هیلاکبوونی تیا کەوتنی تیا کەوتنی زۆر قوڵی تیانە ئەی فێر بوو ئەگەر بکەوی لە شوێنەکە چۆن هەڵسیتەوە چۆن نێڵی زۆر هیلاکبی باوکی فێری کردی تاکی دڵنیا بین سەرکەوتوبی هەستە چۆن و گەشتی تا سەر چای پیرە مەگرون دوولوتکەی چای پێ بەگوری بڕی لێ ڕۆژدا خۆش بوو چووناوێ هەر خۆت بە تەنها نەبووی تەمەەن کۆمەڵە شەقانی کوردستان نبووین لەوە باوکشمە مەلی تو تاکە منداڵ بووی کە بەشداریت تێدا کرد یا خۆ منداڵی تریشتان لەگەڵا بوو کوڕمان لەگەڵایە بەڵێ کوڕمان لەگەڵا بەس لە خون گۆرترە کاتە تۆ بچووکترین بەشدار بوو بووی کە ئەوە زشت ئەنجامە چ هەستێک هەبوو کاتێک گەشتی بە بەرزترین شاخ خۆش بەست کە شوواکەی زۆر سارد زۆر ساردوو ئەی باشە کاک مەڕوانی ئەم وەرشە وەرشێکی تایبەتە ئێوە کە دەچن بۆ ئەم جۆرە وەرزشەوە بە تایبەتیش تۆ کە مەیلی لەگەڵ خۆتە ئەبێ چۆن خۆتان ئامادەکەن ئەو وەرشە جلوبەرگی تایبەتی خۆی هەیە جلوبەرگی زستانەمان هەیە جلوبەرگی هاوینەمان هەیە لەم وەرشە جلوبەرگی بستانەیە پۆشین پێڵاوی تایبەت بە شاخەوانی کڵاو دەستکێشە شانە پۆشتکەوەی کە وەرشێکی تەندروست و سەلامەت بکەین وایە وەرچەکە تۆزە سەختە بەڵام باشەکەی ئەوەیە لە سروشتایە وەرچەکەمان هینیشمان نییە بڵین ئەو وەرچەکەی ماچین هەر یەکێکمان وەکو یەک واین پێشکەوتی ئیتانیە وەرچە هاوکاری یەکتری لە سەرکەوتنە ئەم وێنانەی سەر شاشەکان ئەمە ئەو گەشتەی کۆتاییتانیان ئەو گەشتانەیە کە پێکەوە لەگەڵ مەیلیا کردوتانە ئەوە گەشتی چیای شخصیانە لە هیران و نازەرین زۆر گەڕاون هیران و نازەری چوین توری بابان چوین چەمی ڕێزان بۆ ئەشکەوتی شەدەڵا هەمووی شمەریت لەگەڵ بوو بەڵێ مەیلی خۆشترین شوێن کێ بوو کە تا ئێستا چویت و ئەشکوتی شەداڵە و هیران و نازەرین و پیرەمەگڕ ئەوسیانە ئەوسیانە زۆر خۆش و حەزەکەی ئێستا بچیتەوە کاک مەڕوا چەندێک گرینگە یانێ ئێستا سەراحەت بڵێن جاران تا بەردەم دوکانێک نیانێژ مناڵێک بڕواڵی سیارە لێتە ئارفڕێنن ئەو خۆن ینی ئەنواع و ئەشکاڵ وێنای زێنیان بۆ مناڵەکە دروستە کرد ئەتیماد بە نەفسیانە کوشت سە چەندێک گرنگە تۆ دەستی مناڵەکەت بگری لەگەڵ خۆتابی بێتە سەر بەرزترین یان یەکێک لە بەرسی لوتکە چیاکانی کوردستان خۆی ئەگەر مناڵ حەزی بە وەرشیەکەی ڕێگەی بە بیکات حەزی بازیارێ بوو ڕێگەی بی لێسا مناڵی ئێستا زۆر دەستگیرن بۆ نمونونەکەی نێر بۆ قوتابخانە بە تەکسیەک یاخود بە پاسێک یاخود بە دایک باوکەی باتە قوتابخانە و لەو سەری شووی هێنێتەوە ئەم مناڵەوەی لە هیچ احتیمادێ ناکاتە سەر خۆی گرنگە مناڵ پشت بە خۆی بەسێ بتوانێت بڕوات بتوانێت بجوڵێ بەڵام لە ئێستا وەکو زۆر دیار دەبی قوتابخانەکان هەمووی سارەیە باریان هەموو یا بە پاسەیە بە تەکسیا دایک باوکەی ئەمە ئەو مناڵەوە لێکات کە هیچ بڕای بە خۆی نەبێ کاک مەڕوا زۆر جار ئێستا لە قوتابخانەکانی شاوانی وەرزش زۆر زۆر پشتگوێ خراوە ینی بەنمونە وەرزشمان هەیە زۆر جار مامۆستاکانی تر لەبەری دوا کەوتون جاروای دەرسەکانی وەرزشی شەبن ینی وامە لێ هاتو تەنانەت لە قوتابخانەکانی گرنگێکی وا بە وانەیە نادرێت بۆیە ئەمە ئەرکی دایک و باوکی زانی کە بۆ ئەوە تەویزکەنەوە بتوان گرنگی بە بابەتی وەرزشی بدەن بە تایبەتی بۆ منداڵ بەتەکی دەبێ گرنگی بابەتی وەرزشی بە بابەتی سروش ناسی مناڵ فێرکەین ئاژەڵدۆستی فێرکەین ئێستا زۆربەی کات مناڵە بینەر ئازاری ئەو گیان لە بەرا نایات پێویستە ئەو مناڵ ئەو گیان لە بەراری کە لە دەرەوە زۆر بوون ئەوش ئاگاداریابن ئەمە هەمووی
تایبەت تربیەتێکە کە بۆ مناڵ پێویستە لەسەر دایک و باوک باگە لە قوتابخانەش وەرشان نەکرد ئێمە ئەو بۆشایە بۆ پڕکەینەوە. بەڵێ ینی بۆ منە چەندی وەزیشیشمان هەیە توانین لە هەر بوارێکە منداڵێک خۆی بینیەوە هاوکاری بکەین بەڕاستی زۆر باشە. بەڵێ کاتە کاک مەڕوا لەم جۆرە وەرزشەیە وەرزشی شاخەوانی چەندێک گرنگە کە خۆتی لەگەڵیت واتە بۆی ڕەنگە ئەمە پەیامێک بێ ڕەنگە خەڵکی پێی خۆش بێ مناڵەکەی بتوانێت بەشداری بابەتی شاخەوانی کە بەڵام چەندێک گرنگە کەسێکی یەکەم لە بەرەوەی مناڵە جا هەر کوڕ بێ یا کەچ بێ فەرق ناکە مادام لەوەی تەمەنەکەی کەمە کەسێکی زۆر نزیکی خۆی لەگەڵی بێ بۆی هەم ئامۆژگاری ڕێگاکەی کافێری ئەو ژینگە دۆسی و چۆنیەتی سەفەرکردن و مان و بوون و وەروە پێدانی ئەعتیماد بە نەفسی بکات. زۆر گرنگە دایک و باوک هەرێک کارویا خۆی کەسێک گەورە لە خێزانەکە لەگەڵ ئەو مناڵەیە بێت هەم بۆ کاتێک خوا نەخەسە شتێوە دووەم هەم بۆ پشت و پەنایەکە ستا من کە من هەنگاوێ نێم ئەو چاو لەم نەکات مەلی بە دوای منایەت ینی ئەبە بێتەوەی پاڵپشتێک بنەوەکو پاڵپشتێکە بۆ مەلی خان لە کاتێکە کە ئەو گروپانە مناڵی تریانتیانی ینی هەست نەکرد لە گروپەکەی ئێمە هەنێجار دایکان مناڵی خۆیانێنن بۆ گوڵگەشتەکان زیاتر لە بەرەوەی زۆر مناڵ هەیە توانای ئەبێ ڕاهێنانی بۆ بکە دایکان مناڵەکان هەنێجار بۆی کە مناڵەکی وردە وردە گرفتان بۆ دروست ناکەن نا ئێمە وەکو پێی مناڵەکان نەڕۆین لە گروپەکەی ئێمە بۆ نمونە کەسمان هەیە نەخۆش شێرپەنجێ هەیە لەگەڵ مانایەت لەگەڵ ئەو کەساکەێت پێش خۆمانەوە بووی ئێمەش گروپەکە لەگەڵ ئەوە بێت هەم ئاعتیمادێکە بۆ ئەو کەسەی کە و نەخۆشی هەیە ڕاست. زۆر باشانی ئەمە ئەو پامەش بکەین ئەمە زەحمەتی نییە بۆ منداڵە ئەوەی واتان کردووە کە هەلێکی وای بۆ بڕەخسێنن کە بەپی توانای خۆی ئەم ڕێ بکات وانە ئەمە بۆ خۆی گرنگە کە ئێمە منداڵەکە بۆ پی توانای خۆی ئەو وەرش ئەنجامدا بەڵام با بچین سەر بابەتێکی تر باسی لەوە کردمەیلیکە ڕووداوی ناخۆشیش ڕوویاوە لەو بابەتانە ینی بەجددی تۆ چیتە شاخێک جاروای ئەچی بۆ سەیرانێکیش هەندێک ڕووداوی نەخوازرا و ڕۆیە بە شاخێکا سەرەکەوی ئەکەویت ئەو ڕووداوە ناخۆشانە چی بووە کە بە سەرتانە هاتووە ڕووداوی زۆر ناخۆشێکی وان نییە بڵێن کەوتنێک قاسخلیسکانێکە ئەم سوتواکە بەردی لەژێ قاسە ئەڕوا ئەمە ڕوئەت ئاساییە لە هەموو وەرزشێکە پێکدان هەیە کەوتن هەیە خۆی ئەم وەرزە سەرکێشی شاخەواری چکە هیچ بڵێن ئاماجێک نایەنێکیر بەس ئاماجەکە لای خۆتە کاکەیتە ئەگەیتە سەر لووتکە اینجا لە هەموو هەوڵێکیشە پێویستە بشکەویت هەسیدەوە ئەنی کەوتێکی وانەی نییە نابین دەبێت کە ئەو پێڵا و جلوبەرگ و بات و مشتانمان پێ کەوتنێکی وامان نابێت کە ئازارێکی زۆرا پێ بگەێت یاخۆی خوانە خواسە بەیدارێک دروست بێت. جلوبەرگی شاخەوانی بۆ گەنجان یان گەورەکان هەیە هەن با بڵێن هاتووەتە هەرێمی کوردستان خۆ بۆ مناڵانی شەیە مەیلی هەمووی دەسەکەوێ بەڵێ پێڵاوی باش جلوبەرگی باش ئەوی عساکان بەڵێ بەڵێ ئەو باتومەکان هەیە جلوبەرگی تایبەتی خۆی هەیە و لە ڕسمەکانە کۆڵە پشتی تایبەتی خۆی هەیە تایبەت بە مناڵ شکر لە خوا بەسیارسا هەیە مەلی ئێستا قوتابخانە کراوەتەوە تۆ چ کاتێکە داناوە لەگەڵ بۆ کتابچی بۆرشی شاخەوانی مانگانە لەگە باوکمان گەشتێکی قورس و گەشتێکی ئاسانەکەم جیاواز چی ئەو دوو گەشتە هەیە گوڵ گەشتە هەیە بەستە شاخە سەرەکەویت و گوڵ گەشت ئەو گەشتانەیە ئەفوکە کە شاخیتیان نییە زیاتر پێڕەوێ سەوکو و تونی بابا گوڵگەشتە چکات سەختیانی هەر ڕۆژنا ئەو شوایی کە زۆر سەخت نەبێ گوڵگەشتی پێڵێن سەختە ڕێژمان هەیە وەکو پچای پیرە مەگرون ئەویان سەختە مەلی کامیان خۆشترە ئەو دوو شوێنە گوڵگەشتەکە یاخود ئەوەی کە سەختەوت سەختە خۆشترە سەختەکە خۆشترە لە بڕی ڕاهاتی وایە زۆر ئەنجامت داوە باشە هیچ کەسێکی تر هەیە لە خێزانەکە تا بێت لە خۆت و باوکە حەزی لەم وەرزشە بێت یان بەس خۆتی ئەو حەز و خولیایەت هەیە بەس خۆم لەناو عایلەکەمانە ئەو هینەمەیە حەز و خولیان پێ باشە کە ئەچیت و یەیتەوە چۆن باسی ئەو گەشتانیان بۆ بکەیت ئەڵم ئاوای بوو ئاوای ڕۆشتی جاسڵی پێسەر ئەو شاخە ڕۆشتی مەسەر ئەویان ڕۆشتین ئەی سەرسام نەبوون بۆی کە تۆ لەم تەمەنە بچووکە ئەوەش ئەنجامی بەڵێ
هاوڕێکانن قەت پیان وتی ئێمەش بابین یان ئەوانەی قوتابخانیان ئەوانەی کۆڵان و گەڕک بیانەوێ لەگەڵ تا بێن نەخێر هەڵڵی من ئێمە ناتوانانی وەکو تۆکەین ئەی لە کاتی شاڕەوی تۆ پێویستە کۆمەڵە شت لە ئاگا لە ژینگەکەی بێ ئاگر لە شوێنەکەی تۆیان ئاژەڵە بینی چۆن مامەڵی لەگەڵەکەی تەجروبەوەت هەبووە ڕۆژێک شتێک ببینی باوکت بانکەی وەرامە مارێک یان ئەمە چوزانم ڕێویەک لە دوورەوە شتمان هەیە لە شاپی کوردستان تا ئێستا شتێکی زیان بەخشمان نەبینیوە لە نزیکەوە چکاو شوێنێکی ئێماچین پێشەمە ڕێبرێک ڕات کەسێکی شارەزا هەنی شتێکی مەترسیدارمان نەبینی تا ئێستا ئەی مەیلی خۆ قەت نەکەوتی لەو شاخ بری داربی بە کۆڵ بووهێنەوە کاکمەڕوا بە کۆڵ بووێنێتەوە کەوتم بەڵام هیچم لێ نەهاتوە ئاسایە ڕاستە کاکەوتت ئەی چەندێک خۆشە مەسەلەن کە لە گرروپێک بۆمە 50 کەسن ئەچن بۆ گەشتێک بۆ بەتابەت ئەوەی سەختەکەش باست کرد تۆزێک تەمەنی نزیکتریشی لە تۆ ویان دوو کچیتری هاوڕێت لەگەڵ تا بواە بۆ تۆ خۆشتر نەبوویان با بڵێن مرتاحتر نەبوون بتوان پێکەوە بڕۆنیان کاتێک بە تەنهای لەوێ لەناو گرروپەکەیە دەریوە دایکان مناڵ هێنن ئەوانش هاوڕێی منن خۆشە یانێگە قەرەباڵغ بێ مەجلیسەکە کاتێستا تۆ هاوڕێی باشی شاڕەوی وەڵاویسم ئەوە پرسم هەنیا مەیلی ینی پێشەوەی دەست بکەی بە شاخڕەوی لەگەڵ ئەوەی ئێستەی کە ئەیکەی وەکو ئەو هەستەی خۆدەتە فەرقی بە هیچ کردووە هەستەکەی هیچ جیاوازیەک هەیە وەڵاکە و یان چۆمڵە و سروشتا بینی دڵ ئارام بێتەوە ئەن تۆمڵی مێشک و دەرونی ئارامە بێتەوە لە ڕووی جەستەی شەوە بێزە بی مشکیش ئارامە بێت هەنێ شت فێر بووی ئێستا تۆی زانی ڕەفیقەکانە نایزانم بە دڵنیایەوە وەڵا بێت ژینگەکەمان پارێزین هەتوڵی ژینگەکەمان پارێزی خۆڵ خۆشەک فرێنەی مەڵکو بکەینە کۆڵە پشتەکەمانەوە اینجا بهێنە شوێن تایبەت دەخۆی هەربژی دەست خۆش کاک مەڕوا ئەو گەشتانێکەوەیکەن ینی بەنزیکەی چەندێکی پێ ئەچێ بۆ نەگەر بچنە شاخێکی سەخت ئەمە بگمان ینی کاتێکی زیاتر ڕەنگە بخایەنی وەک لە گەشتەکە خۆی کە خۆت ئامادە کرد بۆ گەشتێک بەڵێ تەو کاتە بێ بۆ گەشتدانی ئەو ڕۆژە ینی واتە ڕۆژێکی بۆ تەرخانەکەن ڕۆژێکی بۆ تەرخانەکەین چکە مرۆڤەکان هەیە کە توانایەکیان نییە زۆر جار کەسەرەکەین کەسێکمان هەیە توانای کەمترێت لەگەڵ توانای ئەوە بڕین هەموو کەسێکیش بەڵێ زۆر جار بێگە بێت کە گەڵەوە ڕۆین توانای ئەو کەسایە ڕۆین ئەی گەینەوە شوێنی مەبەست لووتکە بێ پێش بڕکێ بێ پێش بڕکێش ئەگەینەوە شوێنی خۆمانی ڕۆژێکی تایبەتی پێویستە شێوازی پشودانەکانتان چۆنە لە ماوەی ئەو گەشتەیە خۆت خواردن و ئەو کەرزانی لەگەڵ خۆتان خواردنەکان شتێکی زۆر ئاساییە بین خورمایە سەرەسا میوەیەک لەگەڵ ئاوی پێویست ناکرێت تۆ خواردنێکی برنج و شلێکی قورس لەگە خۆتا بەیتی بۆ شاخە و هەم قورس بیت و هەم ناڕەحەتیش بیت و دوای ئاوێکی زۆریش خۆیتەوە بێ ئەو خواردانە کە بەز وزە بەخشە وەکو خورما سەرەسات میوە باشە پێتان وایە وەرشە بۆ هەموو تەمەنێک گونجاوە ڕەنگە کەسێک بڵێ ئێستا بۆ نەوەکو تەمەنی مێنی بڵێ وەڵام زۆر مناڵم ناتوانم یان کەسێک زۆر بەتەمەن بێ من توانام نییە ئەو ئێوە زیاتر یعنی ئەزمونتان هەیە کەسانی زۆرتان بینیوە لە ئەو گروپانەیە ئەم وەرچە بۆ هەموو تەمەنێکە ئەنیەگە دیقەت بینێ لە وڵاتان قوتابخانە هەر پەیمانگای تایبەت هەیە بە فێربوونی شاخەوانی لە مناڵی 3 ساڵوت ئەو پەیمانگانەوە مناڵ پرۆڤێتیاکە تا تەمەنی خۆتوێ بەڵام لێرە ئەو پەیمانگایەکی وانە بەڵام گونجاوە ئەم بۆ مناڵ خاستە ئێمە پێویستە مناڵەکانمان ئاشکەینەوە بە ژینگە ئاشتیکەینەوە بە سروشت ئاشتیکەینەوە بە گوندەکان ڕاستە جوانە یعنی هەیە چەندی وڵاتگەڕا لەگەڵ دایک باکیا بەڵام ڕەنگە ناوچە جوانەکانی کوردستانی تا ئێستا نەبینی بێ بەداخەوە بەتەکید کە چەندین شوێنی جوان و گەشتیاریمان هەیە بەتەکید لەوانەیە زۆر هەر شوێنیش ناو شاری خۆمان شارەزان نەبێ مناڵ هەیە ئێستا پێی بڵێ چوارتا کوێیە نازانێ بەڵام پێی بڵێ حماوەڵێ ئەو حماوەیە بەس بۆ سەیران چووە ڕاستە مەیلی خان ئێمە لە مەکتەب لە مێژە نەماوین یانی سەردەمیا کاک مەڕوا جیلی ئێمە کۆن بووە ئێستا لە مەکتەب لە مەنهەجەکە قەت ڕێککەوتووە مامۆساکان لە پۆلەکانە
باسی وانەی وەرزشتان هەیە پێشتر وانەی وەرزشی شاخەوانی نەبوویانێ مێژوێکی نوێی هەیە بەڵێ تۆزێ تەکنیکتان فێرکەن ینی چۆن ئێستا کوڕەکان فێری دوو گۆڵی ئەەکەن و فێری تێنس و بالە و کۆمەڵک شتەکەن باس کراوە ڕۆژێک لە ڕۆژان لە پەکتەبا مامۆساش فێری وەرزشی شاخەوانیتان بکەن ئەو ڕێنمایانە زەڕورن نەخێر قەت داواشیان لێ نەکردی ئەوەشیان بۆ باسکەی کە تۆ ئەنجامەیە بۆ پێی بچووکترین کەس بیتە ئێستا ئەوەشە ئەنجامە باڵە هاوڕەکانش بەزانن بۆ مەکتەب لای مامۆستاکان لە پۆلا بۆ هاوڕەکانتی باسکەی هاوڕەکانش مەزان ئەزانن و قوتابخانەکەش مەزانێت نامە بەستەکەی من ئەوە بوو چۆن ئێستا لە منهەجی پۆلی قوتابخانەکان وانەی وەرزشمان هەیە بەڵێ جاران وەرزش لای بەس دوو گۆڵی بوو ئاشنای بە کۆمەڵی وەرزش نەبوو بەڵام ئێستا وەرسی شاخەوانیش وەکو بەشێک لە وەرشێکی نوێ لەناو کۆمەلگای کوردی زۆرەکرێ ئەمەش پێویستی بە کۆمەڵێک تەکنیک و ڕاهێنانە ئێمە چۆن ئەمانە فێربین بەتابەت بۆ قوتابخانە گرنگ وەرزشەکان تایبەتن وەرزی شاخەوانی تایبەتمەندێکی خۆی هەیە فێرخوازی خۆی ئەوێت و مامۆسایەکی تایبەتی خۆی ئەوێت لەوانەیە ئەو مامۆسایی لە قوتابخانەیە منهەجێکیان تەواو کردووەک و کۆلێژی وەرزش بەڵام ئەوان شاخەوانیان نەخوێنووە ڕاستە بەڵام لە کۆتایی ئێستا ئەمانە گرنگن ئەم ئەپدەیتانە هەبێت پێویستە ئەوە لە پەروەردەوە ڕاستە زیاد بکرێت کە پەرە بەم وەرزشەش بن ئەو وتمان با دەسەکە کەشف بکەین دیار باز ناکرێت لەوێ چکەوان مناڵەکان ئێستا زانن لە ناو پۆلەکانە بەڵێ بۆیان باز ناکرێت کاک مەڕوا بۆ پێی ئەزمونتان هەیە لەو بوارەیە و مەیلیش ئێستا ینی بۆ ماوەی ساڵێکەوێ لەگەڵ تایەت و ئەڕوا ئەمە وای کردووە کە بەرگریتان زیاتر بێ بۆ نەخۆشی هەز بە مرتاحی بکەن جەستتان سوکتر بێ ینی حەزەکەم سوودەکانی ئەم وەرزشش بگەینین بە بینەران ڕەنگە پێمان وابێت تەنها ئەمە ڕێوەیەکی ئاساییە بەڵام نازانین چەندێک سوودی جەستەی و دەرونیمان پێگەێنێ بەتەکید وەرزش کۆی گشتی سوود هەموو جۆر وەرزشێک سوود گەێنێ بە تەندروستی بەڵام وەرزی شاخەوانی تایبەتمەندێکی ئەوەیە وەکوتم لە سروشتایت هەوایەکی پاکەیانی وەکو وەرزشێک نییە لە قاعەیەکا بیت و هەوای قاعەیەک هەڵمشیوتاوە ئەم وەرزشە لە سروشتای لە کاتی کە ئەم وەرزشە دەکەی مێشکێ هزرێ لا هیچ شتێکی تر نییە بەس لە ئەوەیە چۆن بگەیتە لوتکە ڕاستە ئەمەش بۆ دەرونیان زۆر مێشکێ بەست هەمووی تەرکیزە لەسەر یەک ئامانجی دیاری کراوە هەست کردوە ڕۆژێک مانگێک ئەو گەشتەنەکە یا هەفتەیە دوای خەی لەرو دەرونیەوە بێت تاقەت بی لەسەری ئێمە سێشەممە هەموو سێشەمەیەک و کۆمەڵی شاخوانی کوردستان گەشتمان هەیە ئێوارانی ئەگەر سێشەمەیەک نەچم بێتاقەتە بم ئەگەر جومعانیش نەچیتەوە هەر ئەو ڕۆژە بە تاوەتی زۆر باشە کاک مەڕوا لەبەرەوەی بەڕێزت ئێستا لەگەڵ گروپێکیان باڵێن دەستێکەیە گەر چێمە زۆربەی شاخەوانانیان ئەو پرسیاریان هەلەیەکەینەوە مێژووی شاغڕەوی و شاخەوانی ئەمەسە بەردەوانیشمانەیە جیاوازە لە کوردستان نە زۆر با بڵێن کۆنێکی وانە و زۆریش تازەن یانێ مە ماوەیە زیاتر گرنگی پێدرا چەند ساڵەکە توانین بڵێن خۆشبەختانە ئێستا هەموو تەکنیک و ڕێکارەکانی وەرسی شاخەوانی ڕێبەرەکان لیدەرەکان خاوەن گروپەکان هەمویان لایە ئەوانەی بەشداریەکەن توانن بە تەواوی زانیاریەکانیان پێ بگێنن وەرزش شتێک نییە بڵین لە سنوورێکی هەبێ خاستە وەرزی شاخەوانی چونکە ڕێوێکەیە ڕێرەوەکان دەگۆڕێت بەڵێ زۆربەی سەرۆکی گروپەکان زۆربەی ڕاهێنەرەکان زانیاری تەواویان لایە و بەردەوامیشن وەکو شتێک دائمە لە خوێندنەوەن و وەرگرتنی زانیاری تازە لەسەر چۆنێتی شاخ بەڵام شاخڕەوی زۆربەی کات لەگەر ڕێیاکەی ئاڕۆیتۆ شاخڕەوی چەند ڕێنماییەکەی ئەساسیە بێ بیزاریت بەڵام لەگەر شاخەکانی هەورا شاخەکانی کوردستان بەگشتی و تایبەت سنووریەکان تۆزێک گرفتی بوونی مەترسی مینیان هەیە لە ئەمانە گرفتی مینمان هەیە عفونکە لە گرفتی ئەم درۆنانشمان بۆ پیا بۆ بەڕاستی چۆن یان ئەم لیانی درۆن ئێستا بە مەتیقی پێنج ناتوانانی بڕۆین ترسیەوەتان هەیە درۆن درۆنی وڵاتانی وڵاتانی تر ئەوش کێشێشمان هەیە مینەکان چی بینیش ئەو من هیچ ئەو شوێنێک کە تاکید نەبین پاکراوەتەوە و دوورە لە مین هەوڵی بۆ نایم بچین کاتە پێویستە ئەو ڕۆشنبیریشمان هەبێ لەکوێ ئەو وەرزشە ئەنجامبەیت بۆ پێی کە بەڕاستی هەندێک ناوچە تا ئێستا و مەترسیانی لەسەر ماوە بەتاکید دەبێ
زانەی تاوامان هەبێت لە ئەو شوێنی کە هەنگاوی بۆنێ. مەیلی قەت بووە کاتێک ئەچن بۆ شاخێکی سەخت یان سەرەتا کە دەستە بۆ وەرزشە کرد پێت بڵێن مەچەوە تۆ ناتوانی ئەمە بۆ تەمەنی تۆ نابێ یان شتێکی وە قەت بۆ خەڵک وات پێ بڵێ باڵە دایک ماڵەڵە ئەکەویت نرسید دایک دایم خەمی مناڵەکەی ئەو خەمەکەی دایک بۆ باکشۆڵە با فێری بەرشێک بێت خۆش حەزەکەم بچم. ئەو کەسایی کە لەگەڵتان بوون لە گروپەکەیە قەت پیاوەتی تۆ ناتوانی ئەمە چۆن ئەتوانی بێ لەگەڵمانە شتێک لەو بابەتە نا پاڵپشتن پاڵپشت بوون کاتە کەسە بۆ دەستخۆشی لێکە ئەو نەیتر تەشجیعەکە بەعکسەوە یعنی ها بڵێ ئیتر تۆ ئەتوانی تۆ پێویستەکە وەرشی زیاتر ئەنجام بدەیت باڵە کۆمەڵە شەقانی کوردستان کۆمەڵەکەمە کۆمەڵەکە تەشجیعتەکەن باڵە ئەی باش تۆ پێیان بچێ بۆ مناڵانی کە حەزیان لەم وەرشێ بەڵام ئەترسن یان بڵێن ئێمە ناتوانین داوات چییە چۆن ئەم وەرشە ئەنجام بدەن ئەتوان هەر وەرشێک بێ کاری دەستی بێ وەرشەکانی کە بێ ئەتوان لەم وەرششە عەشەڵی بەشدار بن. زۆر باشە خات و مەیلی بۆ داهاتوو هەر پلانت هەیە خۆی بە تەمانی جارێواز لەم وەرشە بێنی هەر حەزی لە یەکەی باڵە هیوادە حەزی شەکەم لە ڕاهێنانە بچم بۆ شاخی هەڵگورد کە بەرزترین شاخە لە کوردستانە هیواداریشم ئاواتیشمە بچم بۆ شاخی ئەڤەرست. ئەڤەرست ئەی ماشەڵڵا بەزەمە بێجارێ هەموو کورسان بکەی لەسەر هەچی لوتکەی کوردستانی سێڵفێکمان بۆ بگری ئینشاڵڵا سەرکەوتوو بن. کاک بڕواگیان دەستان خۆش بێ یاخوا لەش ساڵ سپاس دەکەین وەکو باوکێک کە توانیتە پشتگیری مناڵەکەت بکەی بەتابەت ماڵێکی خانم بتوانی ئەو اعتیماد بە نەفسەی بێتێ لەگەڵ خۆتە هاوشان و شانە بەشانەی خۆت بە چیاکانی کوردستانە بگەڕێن دەستخۆشی لە یەکێن سەرکەوتوو بەڵێ دەستخۆشی وەکو باوکێکی نمونەی کاوکاری مەیلی بووی بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ مەیلی دەخوازین و ئینشاءڵڵا لە شوێنی بەرزتری شابت ببینەوە. بەخێر بیت دوبارە سپاستانەکەین کۆتا بژشمەوەی سپاسی کاگەنوێرەکە سەرکۆکەمان ئەنوەر پێدرێنی بە سپاسی باوکیشمەکەم پشگیرمە سپاسی کۆمەڵەکەشمەکەم کۆمەڵی شاخانی کوردستان کە پشگیری بوون. ئەی دایکیشی دیارە پشگیری نەبوو بۆیە ئەویتیان دایکی ڕۆعاتفێکەیەتی دایکی بەدەزەوەی بە کۆپتەرەی نێرە بۆ سەرکیرەوە یاخوا بەخێر بە دووبارە بڕواگیان ئێمە دەستخۆشیت لە یەکەین سپاسانەکەین سپاس بۆ بەڕێز کاک مەڕوا یاسین و مەیلی مەڕوا بۆ ئامادەبوونتان لە پێیان دەخۆش سپاسانەکەین زۆر سپاس. بەڵێ ئازیان لە هەڵابجا بەڵێ دیارە هاوڕێکمان ئامادەیە پێشم بچینە لای پیتی و بورگەکانی ترمان سەرەتا بینەری ئەو سرودا. اللهم تقبلنا بجميل هداك أعنا يا ذا الأسماء الحسنى الطف ربي بهذا القلب لولاك لما كنا ندعوك وما آمنا نحسن بك ربي الظن فاستخدمنا لك يا رب استخدمنا لك يا رب هل من سائل فأعطي
فاستخدمنا لك يا رب. اللهم تقبلنا بجميل هداك أعنا يا ذا الأسماء الحسنى والطف ربي بهذا القلب. لولاك لما كنا ندعوك وما آمنا نحسن بك ربي الظن فاستخدمنا لك يا رب. استخدمنا لك يا رب. بەڵێ عیزان دووبارە سڵاوتان لێبێ لە درێژەی پرۆگرامەکەمانە باس لە یادێکی مێژوویەکەین کەویش یادی ساڵڕۆژی ڕووخانی دیواری بەرلینە. دیارە لە 9 مانگی 11 ساڵی 1970 دیواری بەرلین ڕوخێنرا و پێشتر کە لە ساڵی 1961 دروستکرا بوو. دەمانەوێ لەگەڵ نووسەرێک وەروەها هاوکات پزیشکێکی پسپۆڕی دەرونی باس لە لەو حاڵەتە دەورنی و وەروە کۆمەڵایەتیانە بکەین پێش ڕوخانی دیوارەکە و دوای ڕوخانی دیوارەکە وەروە ئەو گۆڕانکاری کۆمەڵایەتی دەرونیانەی چی بۆ ڕوویاندا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەژار معروف وەروە نووسەر هاوکات پزیشکی پسپۆڕی دەرونی شکاک تۆگیان زۆر بەخێر زۆر سپاس منیش سپاسیەوە. بەڕێزت با بڵێن تایبەتمەندیت ئێستا زۆر گرنگە بۆ ئێمە هەمووکو پسپۆڕێکی دەرونی هەم دیواری بەرلین پێش ڕوخانی و دوای ڕوخانیش لەوێ بوویت هەم لەسەریشت نووسیوەکو نووسەرێک کورتەیەکمان جارێ هەر بۆ باسکەی باکو باگراوندێک لەسەر دیواری بەرلین بۆی بینەرانمان باشتر لە دیواری بەرلین زۆر بە کورتی لە دوای جەنگی جیهانی دووهەم دوو کۆڕبەندی سیاسی و اقتصادی دروست بوو کە ئیتر دنیایان تێکگا و دنیایان داگیر کرد و شەڕی ساردیش دروست بوو. شەڕی جیهانی دووەم شەڕی گەرم بوو. ئەم دوو کۆڕبەندە پێیان ئەڵێن کۆڕبەندی سۆشیالیستی کە یەکێتی سۆڤێت سەرۆکایەتیە کرد و کۆمەڵێک وڵاتی ئەڵمانیای کۆمەڵێ وڵاتی ئەوروپای ڕۆژهەڵاتیش ئەندام بوونتیا یەکێ لەوانە ئەڵمانیا بوو بەشی ڕۆژهەڵاتی ئەڵمانیا و کۆڕبەندەکەی تر سیستمەکەی تر سیستمی با بڵێن ڕۆژئاوا بوو سیستمێ بوو کە نوێنەرایەتیە سەربازەکەی حلفی ناتۆ بوو کە ئەمە وڵاتانی ئەوروپای ڕۆژئاوای ئەگرتەوە و سەرۆکەکەیان ئەمریکا بوو و سەرۆکی کۆڕبەندەکەی تر کۆڕبەندی سۆشیالیستی سەرۆکەکانێکیتی سۆڤێت بوو کە بەهێزترین هێزی عسکەری هەبوو و گەورەترین وڵاتیش بوو. اینجا ئەڵمانیا بەهۆی ئەم شەڕی جیهانی دووهەمەوە چونکە داگیر کرا هێتلەر ڕووخا ئەڵمانیای یەکگرتوو کرا بە دوو بەشەوە بەشی ڕۆژئاوایەکەی ئەمریکا داگیری کرد سوپای ئەمریکا هاتە ناوی و هێتلەریان هێتلەر دەرپەڕێنرا و بەشی ڕۆژهەڵاتەکەی رووسیا یەکێتی سۆڤێت هاتە ناوی کە هاتە ناوی لە ناو شاری بەرلینە بەرلین وەکو چۆن بوو وەکو جزیرەیەک وا بوو لە ناو ڕۆژهەڵاتی ئەڵمانیا بەس لە ناو بەرلینە بەرلین کرا بە دوو بەشەوە لە ساڵی 1960 بە دیوارێک بەرلین کرا بە دوو بەشەوە بەرلینی ڕۆژهەڵات کە سەر بە یەکێتی سۆڤێت بوو و پایتەختی ئەڵمانیای ڕۆژهەڵات بوو و بەرلینی ڕۆژئاوا کە سەر بە حلفی ناتۆ و ئەمریکا بوو ئەمیش ئەم دوو بەشە بەچی جیاکرایەوە بە دیوارێک ئەم دیوارە ئیتر دیوارێکی زۆر بەرز بوو و هیچ کەس نەیەتوانی لێ بپەڕێتەوە بۆچی چونکە بە تایبەتی بە دیوی ڕۆژهەڵاتە بە دیوی ینی بەرلینی ڕۆژهەڵاتە هەمووی مین یعنی لوغم و تەلبەن و ئەوانە بوو ئیتر هیچ هاوڵاتیەک نەیەتوانی بپەڕێتەوە لە سەرەتای دروستکردنیا هێشتا لوغم و شتیان دانە نابوو خەڵکێکی زۆر لە بەرلینی ڕۆژهەڵاتەوە ڕایان کرد تێگەشتن کە وەزع بەرەو خراپی ئەڕوا ڕایان کرد خۆیان گەیانە بەرلینی ڕۆژاوە بەس دوای ئەوە ئیتر دیوارەکە ڕۆژ بە ڕۆژ قایمتر و قورستر و بەرزتر و سەختتر بوو ئیتر عەزل بوو بە تەواوەتی بەرلینی ڕۆژهەڵات لە بەرلینی ڕۆژئاوا جیابەوە عەزل بوو ئیتر بەڕاستی تا حەدێکی زۆر ئاگیان لە ژیانی یەکتری نەبوو ئیلا لە ڕێگەی تەلەڤیزیۆن و ڕادیۆ ئەوانەوە بە یەک دیوار قەتعی تا حەدی
هەواڵیش لەم دی و لەو دوینەمە بێگومان ئیتر ئەمە بوو بەهۆی ئەوەی کە چەندین خێزان چونکە ئەمە شارێ بوو لە پێشایان لە پێشا بەرلین پایتەختی ئەڵمانیا بوو وانە ئیتر کە کرا بە دوو کردەوە هەزاران خێزان بوون بە دوو کردەوە خزمەکان لە یەکتری جیابوونەوە خزمە نزیکەکان هاوڕێکان دراوسەکان ئەمە کۆڵانێ بوو ئەم کۆڵانە لە پڕ بوو بە دوو بەشەوە جادەیە بوو لە پڕ بوو دوو بەشەوە خانوویە بوو بە دوو بەشەوە ئیتر یعنی طبعا ئەمە کارێکی زۆری کردە سەر ئەڵمانەکان بەڵام لە ئەوڵەوە بە تایبەتی لەبەرەوەی ئەڵمانیا بەگشتی هەم دیوی ڕۆژهەڵات هەم دیوی ڕۆژئاوا هەم بەرلینی ڕۆژهەڵات هەم ڕۆژئاوا هەمویان هین بوون هەمویان یعنی جەنگ ڕوخانێکی زۆر وێرانیەکی زۆر کاولێکی زۆری جێشت بوو لەبەرەوە لە ئەوڵەوە هەریەکە هەر بەشە مەشغوڵی ئاوادانکردنەوەی خۆی بوو یعنی بڵێن زۆر مەشغوڵی ئەو دیوارە و ئەو شتانە نەبوون چکە مەشغوڵی ئەو بن چۆن نانی ڕۆژانە پیاکەن چۆن وڵاتەکە چکە کاول بوو یعنی ئەڵمانیا کاول بوو بەهۆی شەڕەکەەوە مەشغوڵی ئەوە بن بەڵام دوایە وردەوردە بێگومان کە وردەوردە هاتنەوە سەر خۆیان ژیان ئاسایی بۆەوە وڵاتەکە ئاوادان کرایەوە ئەو کاولیە نەما اینجا ئیتر با بڵێن یعنی گەرمتر ئەو جۆرێک لە ناکۆکی سیاسی دروست بوو و ئەو ململانەیە لە بینی بەرلینی ڕۆژهەڵات و بەرلینی ڕۆژئاوا بوو ڕۆژ بە ڕۆژ گەرمترە بوو هەریەکە لە ڕێگەی میدیاکانەوە ئیتر چۆن ئەڵێ پرۆپەگەندەی زۆریان دژی یەکتریە کرد من بیرمە ینی لە ئەڵمانیای شەرقی چەند بەرنمەیەکە بوو هەر بە تایبەتی باسی خراپەکانی ژیانی ئەکرد لە ئەڵمانیا ڕۆژئاوا مەترێکیان بین بەڵێ و ڕۆژئاواش عینی شت چەندین بەرنمەیان هەبوو باسی خراپەکانی ژیان و وەسعی خراپی ئەڵمانەکانی بەرلینی ڕۆژهەڵاتیانە کرد بەم شێوەیە ئیتر ئەمە درێژەی کێشە کەی ڕوودانی زۆر زۆر گەورە ڕوویە ئەبێ بگەڕێنەوە بۆ میشائیل گۆرباچۆف گۆرباچۆف ێستا لە مانگی هەشتی ئەم ساڵە مرد لە مۆسکۆ مرد گۆرباچۆف لە ساڵی 1985 هاتە سەر حکم بوو بە سەرۆکی حیزبی کۆمۆنیستی حیزبی شیوعی سۆڤێتی ئیتر کە یەکێ بوو بە ڕئیسی ئەو حیزبە معناه ڕئیسی هەموو بلۆک هەموو بلۆکی ڕۆژهەڵات سەرۆکی هەموو سۆڤێتە ئەم گۆرباچۆفە هەر لە ئەوڵەوە زۆر جیاواز بوو لە سەرۆکەکانی تر هی سۆڤێت ئەمش ڕاستە کۆمۆنیزم بەڵام کابرایشی کراوە بوو ئەیزانی کە باری بە تایبەتی اقتصادی یەکێتی سۆڤێت و وڵاتەکانی ئەوروپای ڕۆژهەڵات کە سەر بەون زۆر خراپە خەڵکەکە زۆر ناڕازیە بەڵام سیستمێکی چۆن ئەڵێ دیکتاتۆری حکمی ئەم وڵاتانەیە کرد و حکمی سۆڤێتیشیە کرد کە نەیەهێش خەڵک ناڕازیەکانی خۆی دەربڕێ و باری گوزەرانی ژیانیش بە بەراورد بە ژیانی ئەوروپای ڕۆژئاوا زۆر نزمتر بوو لەبەرەوە گۆرباچۆف ئەمانەی ئەزانی بە شێوەیەکی ڕازگۆیانە چۆن ئەڵێ وتی ئەمە ژیان وا ناڕۆیانی ئێمە درۆکەین لەگەڵم خەڵکە ڕازتی ناڵێن دوو مەفهومی هێنایە ناو سیاسەتی سۆڤێتیەوە کە ئەوەی تر هەمووی گۆڕی یەکێکیان مەفهومی گلازنۆست بوو گلازنۆست دیارە وشەیەکی رووسیە یعنی کرانەوە ڕازگۆیی ئێمە لەگەڵ خۆمانە و لەگەڵ دەرەوەی خۆشمانە ئەم سیستما بێ ڕازگۆ بێت ئێمە بە کۆمەڵێ درۆ ڕامان گرتووە ئەمە گلازنۆست کە زۆر دەوری هەبوو دواییە تێرمێکی تری هێنایە ناو جیهانی سیاسەتی سۆڤێتی و سیاسەتەوە پێریستڕۆیکا یعنی چی یعنی گۆڕین و نوێکردنەوە و ڕێکخستنەوەی سیستمی اقتصادی و ژیان لە یەکێتی سۆڤێتە و مهمترین شت لەم بڕیارانە چی بوو داوای ئەوەی کردوتی وڵاتانی دۆست ئەو وڵاتانەی کە ئێمە بەیەکەوە ئەم کۆربەندەمان هەیە کە پێڵن کۆربەندی سۆشیالیستی کە ئەوروپای ڕۆژهەڵاتی یەگرتەوە و لەناو ئەوروپای ڕۆژهەڵاتیشە بێگومان ئەڵمانیا وانە ئەڵمانیا ڕۆژهەڵات چیکسلۆڤاکیا پۆڵەندا ڕۆمانیا بولغاریا هەنگاریا ئەمانە هەمووی بەشێ بوون کاکە ئێمە ئازادی تەواوتان ئەهێنێ گۆرباچۆف وتی زۆر سیر بوو وتی ئێمە ئازادی تەواوتان ئەهێنێ خۆتان ئێوەش دیارە سیستمەکەتان وڵاتەکانتان ناڕازی زۆرتیایە سیستمی اقتصادی بە تایبەتی سیستمی اقتصادیتان خۆتان ئازادن چۆنیش چاکەکەن چاشیکەن ئێمە زەی یعنی چی یعنی تەواوی تەوێتوان لە ئێمە جیابنەوە ئەمە ئیتر ئەمە بوو بە سەرەتای کردنەوەی ئەم کۆربەندی سۆشیالیستیە و بوو بەهۆی ئەوەی کە هەموو ئەو وڵاتانەی کە باسم کرد جموجولی کۆمەڵانی خەڵک هاتنە سەرجادە و بە تایبەتی لە ئەوەی کە پەیوەندی بە بەرلینی ڕۆژهەڵاتەوە هەیە چی زۆر دەوری بینی
یەک دنیا خەڵکی ئەڵمانیای ڕۆژهەڵات و بەرلینی ڕۆژهەڵات ئەچون چیانە کرد ئازاد بوون ئەچون بۆ ئەو وڵاتە سۆسیالیستیانەی تر کە وەکو وتم بەتایبەتی هەنگاریا بەتایبەتی هەنگاریا و پۆڵۆنیا ئەچون لەوێ داوای پەنابەریانە کرد بۆی بێنە ئەم دیوە بۆ بەرلینی ڕۆژاوە ئەوانیش ڕێگەیانیان ڕێگەکەیان کردەوە وتیان یعنی ئێمە ئازادین و بەهۆسی خۆمان بڕیارێن بەس ئەو سانەیان دەتوانێت سۆڤێت نێهێشتیوە ئەوانیش بە لێشاو ڕێگەیان یا خەڵکی ئەڵمانیای ڕۆژهەڵات بچێت بۆ هین بچێت بۆ ئەمانە ڕۆژەوە بۆ لای براکانیان بەحساب طبعا ئەمە لە هەمان کاتە بوو بەهۆی ئەوەی کە خۆپیشاندانی زۆر ئاشتیخوازی لە بەرلینی ڕۆژهەڵاتەوە دەست پێ بکە داوای ڕیفۆرم و چاکسازی بکە لە ئەڵمانیا ڕۆژهەڵات و لە کۆمۆنیستەکان کە حکمی ئەڵمانیا ڕۆژهەڵاتیانە کرد ئەم خۆپیشاندانانە بەتایبەتی لە بەرلینی ڕۆژهەڵات و لە لایپزیگەوە شاری لایپزیگ لەوێەوە دەستی پێکرد ئیتر طبعا ئەمە شتی وا نەبوو ئەوسا چێ ئەیوێرا لە ئەڵمانیا ڕۆژهەڵاتە بێتە سەر جادە و بڵێ گۆڕیم بکەن و بڵێن ئێمە ناڕازین و ئاستی ژیانمان زۆر نزمە لە چاو براکان برا خوشکەکان ئەڵمانیا ڕۆژاوە ئیتر بە سەدە وردە فراوان بوو خۆ دەزانی لە تنۆکە ئاوی باران وردە لافاو دروست دەبێ لافاوێک دروست بوو بەس چی گرنگ بوو ئەمە بوو بە شۆڕشێک و ئەم شۆڕشە ناویاننا ئەڵمانەکان ناویاننا شۆڕشی ئاشتیخوازی فریدلیشە ڕێڤۆلوسیۆن شۆڕشێکی ئاشتیخوازانە بوو بۆچی بەڕێزانی یەک تنۆک خوێنیتیانە ڕژە یەک تنۆک یەک شەڕ یەک هێرشکردنە سەر کۆمۆنیستەکان کە زۆریش ڕقیان لیان بوو هیچی ڕووی نەیە هەر بە سەدان هەزارە چوونە سەر جادە داوای گۆڕینیانە کردویان و ئەم حکومە فاشی لەو ئێمە نامانەوێت بەم شێوەیە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە دەسەڵاتدارانی ئەڵمان دەسەڵاتدارانی شیوعی ئەڵمانیای ڕۆژهەڵات کەوتنە خۆیان وتیان ئەوەدە لەلایەکەوە دایان هەزار هاوڵاتەکانمان ئەچنە ئەڵمانیای ڕۆژاوا داوای پەنابەرەکەن و حامان چووە لەلایەکی شەوەتە سەدان هەزار خۆپیشاندانەکە لە ناو ئەڵمانیا ئەبێ ئێمەش بێگومان کاردانەوەمان هەبێ بەڵام کاردانەوەکەیان فریان نەکەوتیانی چکە تازە چۆن ئەڵێ کار لە کار ترێزا بوو تازە کەس ترسی ئەوەی نەبوو جارێکی تر یەکێتی سۆڤێت بە تانکەوە بێت بەرگری لەم ڕژێمانەی ئەڵمانیا ڕۆژهەڵات بکات چونکە پێشتر ئەمەش ڕوویا بوو یعنی ئەم خۆپیشاندانانە دژی دەسەڵاتی سۆڤێتی لە ساڵی 1953 لە هەنگاریا ڕوویا لە ساڵی 1956 لە جارێکتر لە هەنگاریا ڕوویا لە ساڵی 1968 لە چیکسلۆڤاکیا ڕوویا و دواییە لە هەشتاکانە لە پۆڵۆنیا ڕوویا کە بزوتنەوەی نەقابەیان پێوت لێش ڤالەنسا ئەمە زۆر مهم بوو سەرکردەیەکی پۆڵۆنی بوو هەموو ئەم بزوتنەوەانە پێشتر هەمووی لە سەردەمی بریجنێف و ئەوانە و لە سەردەمی ستالینیشا بە زۆری تانکەکانی یەکێتی سۆڤێت هەمویان کوشتن و نیانهێشتن دروست بن بەس ئەم جارە کاکە گۆرباچۆف وازی لەو سیاسەتە هێنا وتی ئێوە حەقی خۆتانە چیەکەن بیکەن لە 85ەوە گۆڕا بەڵێ لە 85ەوە گۆڕا تر دنیاکە گۆڕا ئەوانی جوتیان جاکەوایەتر ئێمە بۆ جارێشکە ڕانەپەڕینەوە بەو شێوەیە وەکوتم لە هەموویەوە دەسی پێکرد لە چیکسۆڤاکیەوە جارێشکە دەسی پێکرد لە هەنگاریاەوە لە پۆڵۆنیاەوە ئەمانە هەموو وردە لە ساڵی 1970ەوە خۆیان ڕزگار کرد شیوعەکانیان لابرد ئێوە فەشەلتان هێنا سەرکەوتوو نەبوون بەس لێرە چی موهمە بۆ گەلی کورد بۆ نەتەوەکەمان یعنی ئاشتیخوازی ینی ئەمانە هەمووی شیوعەکانیان لابرد بەبێ ئەوەی شەڕ ببێ بێ ئەوەی کەس بکوژ وتیان تەواو ئێوە فەشەلتان هێنا شیوعەکانی سەری خۆیان داخست و چوونە لە شانۆی سیاست چوونە خوارەوە ئەمانە ئیتر وەکوتم لە ئەڵمانیای ڕۆژهەڵاتە لە بەرلینی ڕۆژهەڵاتە کابراایەکە بوو ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی شیوعی ئەڵمانیای ڕۆژهەڵات دنیای گونتەر شابۆفسکی بوو ئەمە زۆر سیر بوو لەم گەرمەی هەواڵ و خۆپیشاندان و هەرایی کە دروست بوو و دەیان هەزار ئەڵمانی ڕۆژهەڵات ڕائەکچێت ئەڵمانیای ڕۆژاوا و لە چیکسلۆڤاکیا و پۆڵۆنیا هەمووی جم و جوڵە و شۆڕشە ئیتر مؤتەمەرێکی ڕۆژنامەوانی گرت مؤتەمەر سەحوفی پرێس کۆنفرانس لە پرێس کۆنفرانسەکە مەوعیدێکی داناوتی لە 6 ئێوارەوە ئیتر ئەم دیواری بەرلینە ئەتوانرێت خەڵک بچن بۆ ئەو دیوەوە ئەمە ئیتر چی بوو یعنی ئەمە ئیتر تەواو یعنی دوای شاوەکو دەرگە و خۆشی تەسەوری نەکرد بوو وابێ والحاصل لتر کە ئەڵێن دیواری بەرلین ڕووخا لەو ڕۆژا بوو ئەمڕۆ یعنی پێش 28 ساڵ تقریبا
دیوارەکە زیاتر پێم وایە دیوارەکە طبعا ئەوە هەموو بڵێ بە پاچ و چەکوش بیر ڕوخێنی و ئەوە دوای زۆری ویستا تەواو دیوارەکەیان هەر لابرد بالمناسبە ئێستا چەند مەترێ ماوە لەو دیوارە وەکو مەتحەف یعنی چەند مەترێکیان هێشتۆتەوە بۆی بڵێن خەڵکێکە نازانێت چی ئەم جیلە بڵێ ئەوەیە کاکە دیوارەکە ئاوا بووە. ئیتر کە طبعا ئەڵمانەکان بەردەوام سێری تەلەڤیزیۆنیانەکەم بزان ئەم ڕووداوانە چییە ئەیلەوە خەڵکی بەرلینی ڕۆژهەڵات سەیریان کرد گەورەترین مەسئولی دەوڵەتەکان ئەڵێ کرایەوە ئەتوانن سەردان بکەن ئیتر بە لێشاو دەیان هەزار لە ماڵەکان هاتنە دەرێ چونکە مەنعەکە لەلایەنی شەرقەوە بوو لەلایەنی ڕۆژ ئاواوە هیچ کێشە نەبوو هەموو کەسێ دەتوانی بچێ بۆ ئەم دیو بەس حکوومەتی ئەڵمانیا ڕۆژهەڵات نەهێشت لەو دیوە کەس بێتە بەڵێ لەبەرەوە لە دیوی ڕۆژهەڵاتەوە ئیتر ئەو شەوە هەتا بەیانی هەزاران کەس هەر بۆ خۆشی بە دیوارەکە ئەچوونە ئەو بەرەوە و ئەچوونەوە ناو بەرلینی ڕۆژ ئاوا ئەچوو ناو بەرلینی ڕۆژاوە هیوا خزمشتیە بۆ خزمەکانیان 30 ساڵ 40 ساڵ بوونیان بینی و بەم شێوەیە ئەو دیوارە ئیتر جارێکی کە دروست نەبووە ئیتر تەواو یعنی وەکوتم ڕووداوەکان زۆر لەوە گەورەتر کاتە دکتۆر ئەو ڕوخانی دیوارە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی لێکەوتی کۆمەڵایەتیان ئەو دیوارە بشوبهێنین بە دیوارێکی دیواری زۆر مەجازیان بۆ دروستکردی لە کوردستانیانی لە فکری سیاسیەوە بیگری لە ئاینیەوە بیگری لە تەنانەت دیواری ئەو شوێنی کەڵێن زۆنی زەرد و سەوز دێگەڵا دێگەڵا بۆ بە دیوارێک بە دیوار و ینی ناخۆشی چۆرم دیوارانە بۆ ئەوی بێمە سەر ئەوەش بۆی یعنی ئەو هینە مێژوویەت تەواو بە کۆتایی بێنم ئیتر کە دیوارەکە نەما وردە وردە هەڵبژاردنێکی ئازاد کرا لە ئەڵمانیای ڕۆژهەڵات هەنی ئەوە نەبوو یەکسەر بڵێن یاڵایەوە حکم ناکەن یعنی هەڵبژاردنێکی زۆر حەزاری هیر لە ئەڵمانیا ڕۆژهەڵات کرا لەو هەڵبژاردنا بێگومان حیزب و هینیکە دروست بوو چەند ڕێکخراوێ دروست بوو کە ئەمانە سەر بە دەوڵەتە شیوعیەکەی ئەڵمانیا ڕۆژهەڵات نەبوو ئەمانەی تر بوو بە باوی ئەمانەوە کۆنەکان بایانەوە لەو ڕۆژهەڵاتە لەو هەڵبژاردنە زۆرترین دەنگیان هێنا و ئەمانە حکوومەتێکی کیان دروست کرد کە ئەو حکوومەتیان دروست کرد ئەم حکوومەتە تازەیە کە بێگومان دژی شوێعەکان بوو ئەم حکوومەتە تازەیە کەوتە وتوێژی ڕسمی حەزاری مەدەنی سیاسی جوان اقتصادی لەگەڵ کێ لەگەڵ ئەڵمانیا ڕۆژئاوا کە ئەڵمانیا ڕۆژئاوا ئەو کاتە پایتەختەکەی بۆن بوو ئەڵمانیا ڕۆژئاوا پایتەختەکەی بۆن بوو ئەمانە یەکدانە ڕێکەوتنی بەنووسین نازانم سەوپەڕەی دو سەوپەڕەییان نووسی دوای دەیان دانیشتنی هین لوژنەی پسپۆر لە ئەڵمانیا ڕۆژهەڵات لە ئەڵمانیا ڕۆژئاوا هاتن چیان کردوتیان تەواو ئێمە براخوشی یەکترین ئێمە یەک میلەتین ئەم دیوارە ئێمە جا کردوێتەوە ئەبینەوە بە یەک دەوڵات بەو شێوەیە ئەڵمانیای ئێستا دروست بووەوە لەکەیە لە ڕۆژی 3 ئۆکتۆبەری 1990ەوە ئیمزایان کرد هەردوو لە ئەڵمانیا ڕۆژهەڵات طبعا ئەڵمانیایکی ڕۆژهەڵاتی تازە وانە لەگەڵ حزبی شیوعی ئەوانانە بوو و ئەڵمانیای ڕۆژئاوا کە ئەو کاتە کانسلەرەکەی سەرۆک وەزیرانەکەی هیلمۆت کۆل بوو وانە هیلمۆت کۆل بوو ئەمانە ئیتر ئەڵمانیای تازایان دروست کرد ئەو ئەڵمانیای کە ئێستا طبعا پایتەختەکەی بوو بە بەرلین پێشتر ڕۆژئاوا بوو وانە بوو بە بەرلین و بۆ شێوەیە اینجا بەڕاستی تەسیری چۆن بوو یعنی بێگومان لە ئەوڵەوە ئەوەی کە پێڵێن ئیوفۆریا یعنی خۆشیەکی خۆشیێکی زۆر زۆری هەردوو بەشەکەی ئەڵمانیا و بە تایبەتی بەشی ڕۆژهەڵات ئەڵمانیا ڕۆژهەڵات خۆشیەکەی زۆرتر بوو خەڵکەکەی چونکە ئەمان چەسابوونەوە دیموکراتیەت نەبوو سەرکوتکردن هەبوو سیستمێکی جاسوسی بوو یعنی تەسەوڕکە لە ئەڵمانیا ڕۆژهەڵاتە یەک وەزارەت هەبوو هەر پێیانەوت وەزارەتی چۆن ئەڵێ وەزارەتی ئاسایشی دەوڵەت ئەم وەزارەتە ئیتر دەستگایەکی جاسوسی بوو یعنی چاودێری هەموو ئەو خەڵکانیانە کرد کە لەگەڵ حکوومەتی شیوعی ئەڵمانیا ڕۆژهەڵاتانە بوو ئەوانە تەڵانی تر هیچی نەما لەبەرەوە ئەمانە زۆر دڵیان خۆش بوو لە ئەڵمانیا ڕۆژهەڵات ئیتر من بیرمە بەس تەبعا کوتم چکە ئەمان دواکەوتوو بوون لە ڕووی اقتصادیەوە مەسا سیارەکانیان ئەگەر بەراورد بکەی بە سیارەی ئەڵمانیا ڕۆژئاوا وەکو تراکتۆر وا بوو یەکەی سیارەیەکیانەوە پیانە و ترابی ئیتر ئەمانە بەم سیارە کۆن و فەقیریانەوە فەقیر بوون ئەو جیاوازی گەورانی دروست کرد زۆر دروست بوو بەڵێ وەکوتم ئەمان بە سیارەی ترابیەوە هی ئەڵمانیا ڕۆژهەڵات کە وەکو تراکتۆر وا بوو لە چاوانی ئەڵمانیا مارسیتس و فاوی و ئەم شتانە BMW وانە کە چوونە شارەکانەوە بۆ خۆشی مەسەلا بڵێن شەمە یەکشەمە بۆ خۆشیەشون با سەرێکی ئەوێ بین
ئیتر زۆر جار یعنی تا حەدی ڕۆژاوایەکان گاڵتیان پێکردن بڵێن ئەوانەی کە ئاستی ڕۆشن بێریان نەبوو اینجا شتێک هەبوو ناخۆش بوو کە بەڕاستی یعنی کاردانەوەیکی زۆر قورسی دروست کرد لای ئەوانەی ئەڵمانیا ڕۆژهەڵات یعنی هەندێک خەڵکی بێشعور و بێهەست هەبوو ئەچون چیانە کرد مۆس چون مۆزیان ئەخستە ژێر هینی فڵچەکەوە هی ئەو سیارانەی ئەڵمانیای ڕۆژهەڵات بۆچی ئەمە تەبعاً ڕەمزەکە چی بوو ئەی لە ئەڵمانیای ڕۆژهەڵات وەکو وتم باری اقتصادیان زۆر خراپ بوو لە ژێر سیستمی حیزبی شیوعیە لەبەرەوە مۆز و میوە و ئەوانە وەکو ئەڵمانیای ڕۆژئاوا نەبوو ینی وەکو گاڵتە پێکردنیەوە بوو تەبعاً ئەمە زۆر دڵ و نەفسی ئەوانەی ئەڵمانیای ڕۆژهەڵاتیان شکان شکەوتیان مەسەلەکە خۆر مادی ئەوانە نییە بەو شێوەیە خەڵکێکی تر هەبوو ئەمەش زۆر گرنگە لە وردە ئەو خۆشیی ئەوەڵ کە دروست بوو هەم لەلایەن بە تایبەتی ڕۆژهەڵاتەکان و لەلایەن ڕۆژاوایەکان ئەو خۆشیە وردە کەم بۆ بۆچی کەم بۆ چونکە خەڵکێکی زۆر لە ڕۆژهەڵاتەوە ئەچون بۆ ڕۆژئاوا بۆ ئیش بۆ ژیانی خۆشتر بۆ جێوڕێ و خانووی خۆشتر و ئەوانە چونکە وەکوتم ئەوەی بەشەکەی شەرق زۆر دواکەوتوو بوو ئەمە بوو بەهۆی ئەوەی کێبەرشیەک منافەسەیەک دروستکە لە بینی ئیشکەرانی ئەڵمانیا ڕۆژاوا ئەڵمانیا ڕۆژهەڵات لەبەرەوە چۆن ئەڵێ بوو بە حەسوودی و بەغیلی بردن بە یەکتری ئەوانە ئیتر ئەو خۆشی سەرەتا وەکو ئەوڵ نەمایەوە بۆچی چون کارێک بەڵێ هەریەکە بێ بکەیتەوە ژیانی ڕۆژانەی خۆی ئێسەیەکێکی ئەڵمانیا ڕۆژهەڵات هاتووە لەوەی ئەڵمانیا ڕۆژاوا ممکنە لە ئەندازیارە دکتۆرە لەوانەیە زیرەکتریش بێ لەوانەیە ئامادە بێ بە پارێکی کەمتریشی شکات چونکە ئەو پارەی کەمترە هەر هێشتا زۆرترە لەوەی ئەڵمانیا ڕۆژهەڵات منافەسەیە دروست بوو کە یعنی من بیرمە زۆر لە ئەڵمانیا ڕۆژاوایەکان وان لێ هاات ینی کاردانەوەیەکیان دروست بوو لەلایەن یان و با دیوارەکە دروست بێتەوە ینی خەڵکی واژە بوو ئەی با دیوارەکە دروست بێتەوە بۆچی چونکە ئەمە یعنی ئەم سیستمی ئەڵمانیای ڕۆژهەڵاتە ئەوەنە سەرنەکەوتوو بوو ئەوەنە بڵێن نابود بوو ئیفلاسی کردبوو ئەبوایە نوێ کرێتەوە دروست کرێتەوە ینی ئەڵمانیای ڕۆژهەڵات ئەبوایە دروست کرێتەوە ئەبوایە هەموو ئەو بیناکۆن و ئەو پیشەسازیە کۆنانەی کە هەبوو کە هەر باوی نەمابوو ئەبوایە ئەمانە هەمووی لابرێ هی تازە دروست کرێتەوە چکە بۆ بە یەک دەوڵەت ئەمە لەسەر حسابی چیە لەسەر حسابی ژیانی ئەوانەی هاوڵاتیانی ئەڵمانیای ڕۆژاوا ئەمە بوو بەهۆی ئەوەی کە ماوەیەکی کەم یعنی باری اقتصادی هەموو ئەڵمانیای تازە کە دروست بووە بێتە خوارەوە لەبەرەوە بوو بەهۆی ئەوەی کە ئەو دڵخۆشی و یۆفۆڕیایی کە لە ئەوڵەوە هەبوو بۆ شێوەیە نەمێنێ بەڵام بەگشتی هەموو ئەڵمانەکان و بە تایبەتی با بڵێن چینی ڕۆشنبیر و زۆربەی زۆری ئەڵمانەکان زۆر دڵشاد بوون بۆی کە ئەڵمانیا ڕۆژهەڵات نەما و وردە ئاستی ژیان لە ئەڵمانیای ڕۆژهەڵات وردە بەرز بووە و ئەتوانم بڵێم ئێستا جیاوازیەکی ممکنە زۆر کەم هەبێ هێشتا دوای ئەو هەموو ساڵە ئێستاش جیاوازی هەیە لە بینی ئەو دوو بەشە آخر بۆچی چونکە جیاوازەکان چین یەکێ لە جیاوازەکانە زەین چییە کە منەوە خۆم بە شخصی بینیم لەو کاتە هەندێک لە ئەوە نییە چینی خوارەوەی ئەڵمانەکان ئەوانەی شەرقی بە تایبەتی کە چۆن ئەڵێ وەکو ندی و بدی تازە ئازاد بوون بە هەوسی خۆیان قسەیانە کرد ڕێی سیاسی خۆیان دەرەبڕی ئەم ندی و بدیە ئەڵمانیای شەرقی کە هاتنە شارەکانی ئەڵمانیا ڕۆژئاوا ئەنی چۆن بڵێن مەنجەڵێک کە ئەکوڵێ بەڵام مەجال نادرێ هەڵمەکەی بێتە دەرێ ئاوەکەی بێتە دەرێ ئەمانیش ئەم مەنجەڵە کوڵاوی ئەڵمانیای ڕۆژهەڵات لابرا لەبەرەوە هەڵمەکەی کاردانەوەیشی خراپ بوو لە لای ئەوانەی کە لە ئاستێکی نزمی ڕۆشنبیری هەبوون یەکێ لە کاردانەوەکانیان چی بوو دوژمنایەتیکردن و دژایەتی نائەڵمانەکان پەنابەر تێگەی چونکە ژمارەیەکی زۆر پەنابەر هەبوو لە ئەڵمانیای ڕۆژئاوا و ئەمان خۆیان بە ئەڵمانی ئێمە ئەڵمانی ئەسڵین یعنی چی ئێوە شارەکەی ئەڵمانیا ڕۆژاوە یعنی چی ئێوە شوقەی خۆش ئێن بەم لاجیانە کە نە ئەڵمانین و نە کولتوریان وەکو ئێمە و نە ڕەنگی پێستیان و نە ئاینیان و نە ئاینزایان وەڵام تاوەکو ئێستاش ئەو کۆچبەرانە هەمان مامەڵیان لەگەڵەکە لەلایەن هەلێک لە ئەڵمانەکان هەموویانە زۆر ڕاستە لەبەرەوە ئەمە دوژمنایەتێکی دروست کرد یعنی کە ئەوانە دژایەتێکی زۆری پەنابەریانە کرد ئەوانەی ئەڵمانیای شەرقی
پێگەی ئەوانە هاتن کەوتن تەبعاً کە ئەڵمانیاکە یەکی گرتەوە ئیتر پەنابەری هەموو دنیاش کە هاتنە ئەڵمانیا بێگومان بە شێوەیەکی وەک یەک ئەنێردران بۆ ئەڵمانیای ڕۆژهەڵاتی کۆن وانە بۆ ئەوێش ئەنێردران ئەبوون بە قورسایی بەسەر ئەو شوێن و شار و دیاتانەوە لەبەرەوە زۆر ڕووداوی ناخۆش ڕوویە یعنی تەنانەت لێرە و لەوێ پەنابەر کوژرا لەلایەن ڕاستڕەوەکانەوە یعنی با بڵێن بزوتنەوەیەکی ڕاستڕەوی ڕاسیستی ڕەگەزپەرستی ئەڵمانیای ڕۆژهەڵات دروست بوو کە ئەمانە یەکێ لە هینەکانیانەوە بوو کە هێرشکەنە سەر پەنابەری داما و لە کەمپی پەنابەرەکانە لەبەرەوە چەندین کەمپ سووتە کەمپی پەنابەران سووتە پەنابەر کوژرا لەلایەن ئەم ئەڵمانیە ڕاستڕەوە ڕاسیستانەوە کە هەمووشیان زۆربەی زۆریان خەڵکی ئەڵمانیای ڕۆژهەڵات بوون بۆچی چونکە وەکوتم لە وڵاتەکەی خۆشیان یعنی بڵێن سەردەمی هینی سەردەمی شوعیەتەکە یعنی تا حدێ ئەمانە تێگەشتنی ڕۆشنبیری سیاسیان نەبوو هەر بە یەک ئیتیجا هینکرا هەر ئەوە بوو کە سۆشیالیزم بەهشتان بۆ دروستەکە شوعیەت تەواوە ژیان خۆشە و لە وڵاتانی سۆشیالیستی خۆشتر نییە وەکوتم ڕۆشنبیری گشتیان لاواز بوو چونکە سانسۆر هەبوو چاودێری ورد هەبوو لەبەرەوە ئەمانە کە هاتنە ئەم دیوەوە کە بوون بە یەک وڵاتە یعنی بەو شێوەیە چۆن ئەڵێ ئاسۆی بیرکردنەوەیان تەنگ بوو یعنی ڕۆشنبیریان نەبوو بۆ شێوەیە بوون بەشێکیان ینی اینجا ئێستش لەسەر سەرنجەکەیت و ئێستش فعلا تا ئەم دقەیە ئێستش یعنی ڕق لە پەنابەری سیاسی پەنابەری بێگانە لەو بەشەی ئەڵمانیای ڕۆژهەڵاتی جاران زۆرترە هەتا لە بەشی ئەڵمانیای ڕۆژئاوا چونکە لە ئەڵمانیای ڕۆژهەڵات کە ئەیانوت ئێمە مرۆڤ دۆستی و سیستمێکی سۆشیالیستیمان دروست کردووە یەک پەنابەریان قبول ناکرد یعنی لە ئەڵمانیای ڕۆژهەڵاتی سەردەمی شوعیەتە پەنابەری تیان نەبوو ئەگەر خەڵکی بێگانەی تیا بووە ئەوانە بوو هی حیزبە شوعیەکانی دۆستیان مەسەلا بڵێن لە عێراق لە ئێران هەموو حیزبی شوعی دۆستیان هەبوو ئالەوانە تاقوتەرا بێگانە هەبوو ئەچوون قبولیان نەکردن کە بخوێنن ئەویش کە خوێندنیان تەواوە کرد ئەوە یەکسەر وڵات جێبێڵن لەبەرەوە بێگانەی تیان نەبوو ئەڵمانیای ڕۆژهەڵات لەبەرەوە ئەمە هەر هیچ ئەزمونێکیان نەبوو لەگەڵ ئینسانی غیرە ئەڵمانیا بۆیە ئاوا وەکو شتێکی عجایب کە هاتنە ئەم دی و ئەمانیان بینی بەلایەنەوە سێت بوو چکە ڕانە هاتوون بەڵام لە ئەڵمانیای ڕۆژئاوا ئەتوانی بڵێ لە شەستەکانەوە لە ئەڵمانیای ڕۆژئاوا سەدان هەزار بێگانە هەبوون چۆن ئەڵمانیای ڕۆژئاوا کاول بوو پیاوەکانیان زۆریان کوژرا بوو زۆریان برینار بوون کەم ئەندام بوون لە ڕووی دەرونی و ڕووخابوون لەبەرەوە پێویستیان بە هێزی کار هەبوو ئێم هێزی کارە لەکوێ دەسەکەوێ تورکیا وڵاتی وانەیە لە تورکیا سەدان هەزار ئەین تەسەوڕ کە یعنی نووسینگەی گەڕان بە دوای کارە ئەچووە ئەستەمۆڵ و ئەنقەرە و شارەکانی کوردستانی باکوور بۆ ئەوەی کرێکاری هەرزانی بەخۆی بە قووەتی کورد و تورک و ئەمانە بگرن بیبێنە ئەوێ طبعاً لەبەرەوە وردە ئینسانی ئەڵمانی لە ئەڵمانیای ڕۆژئاوا تێگەشت کاکە کە هەر دنیا ئەڵمانیا نییە دنیا گەورەترە تورک هەیە عەرەب هەیە کورد هەیە فارس هەیە اینجا دوای ئەم کرێکارە میوانانە چێ هات بەتایبەتی لە شەڕی ئێران و عێراقا و بەتایبەتی دوای ڕوخانی شۆڕشی ئەیلول لە 1970 ئالەوێەوە ئیتر کوردیش دەستی کرد بەچی بە کۆچکردن دوای ڕوخانی شۆڕشی ئەیلول ئەوەی کە پێڵێن نسکۆ یا ئاژبەتاڵی شۆڕشی ئەیلول ئیتر وردە کوردیش فێری چی بوو فێری کۆچ بوو و لە ساڵی 1970 کە شەڕی ئێران و عێراق دەستی پێکرد ئیتر کۆچەکەی کورد بوو بە لێشاو بە هەزاران کەس ئەچوو بۆ ئەڵمانیا ڕۆژاوا ئەبوو بە پەنابەر و بەداخەوە ئەو کۆچکردنە ئێستا ژەوەتەی بینین ئێستا شەر بەردەوامە و بۆ شێوەیە وەکوتم ئەڵمانەکانی ڕۆژاوا ڕۆشنبیرتر بوون کراوەتر بوون باشتر تێگەشتن لە پەنابەری ڕۆژهەڵاتی ئەوانەوە بەڵام بە پێشەوانەوە وەکوتم ئەڵمانیای ڕۆژهەڵات ئێستاش هێشتا هەر جۆرێک لە ڕق و حساسیت و ئەوانە هەیە بەرامبەر بە پەنابەر دکتۆرەوە کاتمانەوە ئەگەر کۆتا پەیامت بکەین کۆتا پەیامەکەم ئەوەیە یعنی لە ڕاستیە کە ئێمە
وەکو کورد زۆر گرنگە کە جارێککە بە هیچ جۆرێ نەگەڕێنەوە بۆ شەڕی براکوژی بە هیچ جۆرێ نەگەڕێنەوە بۆ توندوتیژی کە ئەڵم توندوتیژی تەنانە توندوتیژی سەرجادەکان سووتانن ئەم قەت نەگەڕێنەوە بۆی بەڵام بە هەموو شێوەیەکی ناتوندوتیژ ئاشتی خوازانە بەرگری لە مافی خۆمان بکەین بەرگری لە میلەتەکەمان بکەین و بەرگری لەوە بکەین کە ئەو وەزع ناخۆشەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کە نایەکسانی هەیە کە جیاوازیەکی چینایەتی زۆر گەورە هەیە کە بێ ئیشێکی زۆر هەیە کە نەداری و فەقیری هەیە محتاجی هەیە ئەم واقعە بەردەوام بین لە خەباتی مەدەنی جۆرا و جۆر حەزاری کە ئەم واقعە بگۆڕین و نێڵین بەم شێوەیە میلەتەکەمان ئەو هەموو دیوارەی کە ئێستا دروست بووە لە ناو مجتەمەعی کوردیە دیوار لە بینی زۆر دەوڵەمەند و کە هەر عەزل بوون هەر ئاگایان لەوە نییە کە خەڵکی فەقیر چۆن ئەژی ئەو دیوارانە وردە نەهێڵین بە شێوازی مەدەنی وەکو چۆن ئەڵمانەکان وەکو وتم کردیان نا شۆڕشی ئاشتی خوازانە و فعلا ئەو حکومەتیان لە ڕەگ و ڕیشەوە دەرهێنا بەبێ ئەوەی یەک شەڕ بکەن ئەڵبەتە بێگومان جیاوازی هەیە لە بینی ئەڵمان و کووردا بەڵام لە ئەساسا جیاوازی نییە هەموو کوردیش حەز لە ئاشتی خوازیەکە کوردیش حەز لەوەکە کە بەبێ خوێن ڕشتن شیانی خۆشتر بێت. زۆر باشە دکتۆرگیان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەژار معروف پزیشکی سپۆڕی دەرونی و نووسەریش لەگەڵمان و لەم تۆ لە دەستەکانە خۆش ساز بۆ پەیامە جوانانەی بێمە بەشی بەڵێ زیدان ناوڕێکمان هەیە و داتر دەکرێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیە بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە تەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ سینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان هەڵەبجاوە یەکێک لە شارەکانی کوردستان کە بۆ ناسراوە بەرهەمی هەناری زۆر تێدایە و هاوڵاتێکی زۆر لە کاتی وەرزی هەناردا ڕوو بە هەنار دروست دەکەن ئەمە بە شێوازێک لە ناوچەکانی کوردستاندا زۆر دەبیرە و بەتایبەتیش لە هەڵەبجەدا لەوێ هاوکارانمان ڤیدیۆیەکیان سەبارەت بە دروستکردنی ڕوو بە هەنار بۆ ئامادەکردووی پێکەوە بینەری دەبین. والله قرما يا من 2016 خريج يم كارجيم إشي ياكم والله إلا خواب زيابي خلق هناري هي السما عملية ما نبيت أما عملية ما نبي مثلا بالنسبة ومن هنار مساك هي هاي اللي صواها اشتهى نراكي مساري منطقية هلا بجز زور وردة أبوي فري بعد قرن دزيانا نبوانا
خەڵکی ئیسرائیلیەکە ئەیکا بە شەربەت دەڵێ بۆ سان هەڵی ئیکەن بە شەربەت بۆیان ئەوان جێگەی نامجەمیدەوە بۆ هاوین وەڵای ئەمە دوو قۆناغیان دایەتە ژێنین قۆناغی دومیش یەکەن ئەو جیازەکەن بە ئاو بوانێکێنە دەبەوە ئێبەنە بۆ ماڵێکەن بە ڕەبەنات وەڵایی لەخوا بە زیابێت بڵێم ساڵ بە ساڵ خەر زیاتر ئاشنایە بەم ئاوی هەنارە فرێشە یعنی زۆر ئیسرائیلێکا خەڵک ئەمە شتێکی فرێشە دەرمانشتی تێ ناکرێت بۆ نوێی حافزەشتیەوە من بەنیسە دەمە من قەراهی نییە وادی ئەوەی ئێمێ ئەگەر تاڵی کرد من پارەکەی ئێمەوە بەنیسە دەستگای خۆم من نازانەوە دەستگایی تر منەوە هەر ساڵە ئیشی دەکەم هەر ساڵە شتێکی لێ وەرەگرم ئەیکەنە ئای هەنار ئەمە نیوەیەکەنە دەبێ بچووک بۆ زووسانە خەنە مجەمیدەوە نیوەیەکەنە ڕووبانار ئەیکەنە ڕووبانار بۆ خۆمان وە گەرجایش بێ بەفرۆشم هەنار کەم و ئیمزاڵ وەستا واستەی باران و گەرماوە هەنار کەم و اینجا بێئایشە تۆ وەکو شکە ساڵی وایە خەڵک بەبیر هەناراوە خوارد هەناری بەبیر ئایی خوارد یعنی هیچ تێراو ناوێت بەکانیا و ئەو نەخوات خەت تێراو ناوێت تامی شەربەتەکەی لەوانیە زۆر خۆشە تامی شەربەتەکەی زۆر خۆش تۆری سێمان تایبەتە بە گەنجێک خۆشبەختانە گەنجانی ئێمە کۆمەڵێک گەنجی نمونەمان هەن کە لەبارەکانی قورئان خوێندن و جوان خوێندنەوەی قورئاندا لە ئێستاە نمونەیەکی جوان پیشان دەدەن یەکێکیش لەو گەنجانی کە لە بواری قورئان خوێندنە هەوڵێکی زۆریە و ئێستا لە بواری ئیجازات و جوان خوێندنەوەی قورئاندا ئەزمونێکی پیا کردە ئەویش زۆربەرز کاک ئەحمەد زانایە لێرە میوانە کاک ئەحمەد بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونی لە پەیامی ڕۆژ بەخێر بێ مامۆستا سەلامەت بن سپاسانەکەین بۆم دەرفەتە و لەشتان ساحبێ کاک ئەحمەد قورئان خوێندن لە چ تەمەنێکەوە دەست پێ کرد گەر سەرەتا باسێک لە ئەزمونی خۆتمان بۆ کرد بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين بناي خۆی بەخشندە و میهرەبان دەستخۆشیان بەرنامەیەتان لە یەکەم خوا سەربەرزتان کات سپاس بۆم دەرفەتە الحمدلله من هەر لە تەمەنێکی لاویمەوە لە تەمەنی هەرزەکاری و الحمدلله توانیمان دەستکەین بە قورئان خوێندن و سپاسی خۆی پەروەردگارەکەم لەسەر ئەو نیعمەتانەی کە کاری بۆ من ئاسان کرد لە کۆمەڵێک بەهرە و نیعمەتی زۆری بە من بەخشیوە کە بەڕاستی تا ڕۆژی قیامەت من ناتوانم سپاسگوزار بم بە تەواوەتی الحمدلله من هەر لە تەمەنی مناڵیمەوە لە ڕێی دایک و باوکمەوە سپاس بخوای گەورە فێری قورئان خوێندن کراوم و الحمدلله لە ساڵانی 2015 بۆ 16 من چوومە دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە کە بەڕاستی قەرزارباری ئەو دەستگایم لە دوای خۆی پەروەردگار و دایک و باوکم ئەو دەستگایە الحمدلله شوێنێک بوو کە من توانیم بە جیهانی قورئان خوێندن ئاشنا بم الحمدلله ئەو دەستگایە دەستگایەکی ڕەسمیە مؤسسەی نوری حیکمە دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە دەستگایەکە هەموو مامۆستاکان و ئەوانەی کە لەوێ دەوام ئەکەن ژیانی خۆیان تەرخان کردو بۆ خزمەتکردن بە گەنجان بە قورئان خوێنان بە تەلەبی علم الحەمدلله توانیم هەر لەوێەوە دەست بە قورئان خوێندن کەم و مەرحەل لە سەرەتاییەکانم بڕی وەکو مەرحەلەی یەکەم کە هەموو قورئان خوێنێک بە تایبەتی تەمەنی مناڵ کە لەوێ بەشدارە بێ سەرەتا خوێندنی جوزئی عەمە تەواوکردنیەتی وە کۆمەڵێک دەرسی ترە وەکو قاعیدەی نورانی و پەروەردەی و کۆمەڵێک دەرسی تر و تەجوید و کۆمەڵێک کۆڕ و سیمیناری تر کە خۆیان سازیەکەن بۆ قوتابیەکان بۆ خوێندکار الحەمدلله توانیم ئەو مەرحەلەی ببڕم بە دوای مەرحەلەی دووهەمیەتە پێشەوە کە توانیم ئەوەش الحەمدلله بە فەزلی خۆی گەورە ئەوەش بە سەرکەوتوی ببڕین جوزئی تەبارەک بوو الحەمدلله تەواومان کرد و پاشان ختمی قورئانمان دەست پێ کرد لای مامۆستایەکی بەڕێز
الحەمدولله ماوەی چەند ساڵێکە خەتمەکەم تەواو کردووە و تەنها کەمێک گوردەکاری ماوە لە ئیجازەکەمە ئینشاءالله کە بەڕەسمی ئیجازەی قراءەی حەفظ بن عاصم وەربگرم بەڕەسمی بإذن الله ئینشاءالله ئینشاءالله. دەنگخۆشی هەم بەهرەیەکە ئەمێ خۆی گەورە ڕەنگە بە هەمومانی نەدا بە هەنێکمانێدا لەگەڵشی ئەوشە ئەو هونەر و تەکنیکانی خۆت بزانی ئەم دەنگخۆشیە بەکاربێنی خۆ ئەگەر لە قورآن خوێنی شابێەوە هەر نور العین چەندێک گرنگە ئەو دەنگخۆشی هەمان ئەو بەهرانەی هەمانە لە کاری خێر بەکاریان بێنین. والله بەتەئەکید زۆر ضرورە چونکە هەر لە شەرعە کاتێک بۆ نمونە کۆمەڵێک کەس کۆ ئەبنەوە پێشنوێژی ئەکەن پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێت با کەسێکیان پێشنوێژیان بۆ بکات کە شارەزایە لە قورئانە و دەنگی خۆشە چونکە ئێمە بۆ نمونە بەسیطترین نمونە بێنینەوە کاتێک بانگدان دروست بوو لە دینی ئیسلامە باشە سەحابیەک خەوی بینی بۆ پێغەمبەری خۆی گەڕای عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی بانگدان ئیتر خەواگا و لای هەمومان معلومە کاتێک پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام سەحابە گەورەکان وەکو ئەبوو بەکری سیدیق عومەری کوڕی خەتاب عەلی کوڕی ئەبی تاڵیب و ئەم سەحابە گەورانەی لەبەردەسا بوو بۆچی تەنها بە بیلالی حەبەشی فەرموود بڕۆ بانمان بۆ بە چونکە هۆکارەکەی دەنگخۆشی بوو کەواتە ئەمە پەیامێکە بۆ ئێمە و بۆ گەنجان و بۆ تەلەبی عیلم و بۆ قورئان خوێنان پێویستە ئەگەر بەهرەیەکمان هەیە و خۆی گەورە نیعمەتێکی دەنگخۆشی پێیاوین بخێنە خزمەتی قورئانەوە و زۆر بەکاری بێنین بۆ کۆمەڵێک هۆکارێشێک لەو هۆکارانە بۆی ئینشاءالله بێ بۆ تەشجیعێک بۆ گەنجان بە تایبەتی چونکە بەڕاستی جیلێکی حەساسن تاوەکو گەنجانمان لە قورئان خوێندنە بەرەو پێش بچن بەڕاستی جیلێکمان بۆ دروستە بێت جیلێکی سەرکەوتوو و وڵاتمان ئینشاءالله پڕە بێ لە ئاشتی و خۆشی بإذن الله. کاک ئەحمەد پێمان خۆشە هەندێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆزمان بۆ بخوێنین بإذن الله إنشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا
وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما صدق الله العظيم. يا أخوة دەست خۆش بێ دەنگە خۆش بێ ماوەستە كاك أحمد يعني هميشه دەوترێت خيركم من پێغەمبەری خوا فەرموویەتی خيركم من تعلم القرآن وعلمه ئێوە هەوڵتان ناوە وەکو گەنجێک ئەم ماوەی کە لە خزمەت قورئانە بوون دەرستان هەبێ بە کەسانی تری بڵێنەوە خزمەت بکەن لە بواری قورئانی پیرۆزدا؟ بەڵێ الحەمدولله جارێ بەڕەسمی دەرسێکی وام نییە بەڵام الحەمدولله لە مزگەوتەکەی خۆمان لە گەڕێکی ڕاپەڕین چەندین کەسێ الحەمدولله کە توانیمە زۆرێک لە هەڵەکانیان لە قورئان خوێندن بۆ چاک بکەمەوە و لە بواری بانگبێژیدا الحەمدولله توانیمە بۆ زۆرێک لەو مؤەزینانەی کە لە مزگەوتی خۆمانیان لە چەند مزگەوتێک ئەگەر بینی بێتم الحەمدولله توانیمە هەڵەکانیان بۆ چاک بکەمەوە لە خوای گەورە بەزیابێ و فەزڵی خۆیان بەسەرمانەوە و لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمەش الحەمدولله کۆمەڵی قوتابیمان هەبوو کە ئێستا مدەیەکی کەمە دەرسەکانم وەستاوە کە دەرسی قاعدەی نورانیم پێوتنەوە هەندێکیشان دەرسی قورئانم پێوتنەوە الحەمدولله و ئین شاء الله لە داهاتووە لە ئایندەیەکی نزیکە بإذن الله بە هاوکاری مامۆستایەکی ئایانی بەڕێز لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆی مامۆستا سۆران عەبدولکەریم ئین شاء الله کۆمەڵێک دەرسی زۆرمان ئەبێت و لە هەر لە دەستگای نووری حکمە بە ئیزنی خوای پەروەردگار کۆمەڵێک دەرسی زۆرم ئەبێ بإذن الله. بۆ پێی کە دەنگتان خۆشە ئیمامەتیشەکەن؟ الحەمدولله لە مزگەوتی خۆمان ئیمامی دووەمم بإذن الله خوا قبوڵی کات و بانگبێژیشم لە مزگەوتەکەی خۆمان الحەمدولله. ماوەستا ئەحمەد هەمیشە باز لەوە کە تەمەنی لاوێتی تر تەمەنێکە گەنجان زیاتر بە توای چێژەکانی ژیان و کۆمەڵێک سەرکەشیەوەن بەڕێزی شێت لەگەڵ قورئان خۆت کردوتە هاوڕێ و هەر بەڕاستی لە هیچ چێژێکی ژیان بوویت زێرت کردو ئاوا تۆ ئاواژیت و کۆمەڵێکیش ڕەنگە لە حورمەتەن لە کافتریا و لە شوێنی تەفریهات و لە گەڕانان بەڕاستی ئەمە یعنی شتێکی زۆر سەیرە گەنجان وازن ئەگەر لە دینی ئیسلام نزیک بنەوە و دەست ببن بە تەڵەبی قورئان لە چێژەکانی ژیان کەمە بێتەوە بەڵام بەعکسەوە چێژی ڕاستەقینە لە دینی ئیسلامە بەڕاستی چێژی ڕاستەقینە لە قورئانایە چونکە بەڕاستی قورئان خوێندن بەرەکەتە یعنی بەرەکەتە لە ژیانتە لە کارەکانی ڕۆژانەتە هەتا ئەو کەسەی تەجروبەی ناکا بەڕاستی ئەو چێژەی بۆ دروست نابێت کەسێک بۆنە لە دوورەوە وەستاوە یعنی نهاتوۆتە ناو مۆزوعەکەوە پێویستە تەجروبەیکە پێویستە بچێتە خزمەت مامۆسایەک خۆی فێری قورئان کات یعنی لی تێبگات یعنی هەوڵ بە تەطبیقی کات بۆ ئەوەی زیاتر چێژی زیاتری بۆ دروست بێت بالعکس ئەگەر تۆ تەڵەبی قورئان بیت خزمەتکاری قورئان بی خزمەتکاری دینەکەی خۆی پەروەردگار بیت چێژت زیاترە بێت لە ژیان نەوەکو کەمە بێتەوە بەعکسەوە ئەوانەی کە دوورن لە دینی ئیسلام ئەوان چێژیان کەمە لە ژیان و ئەوە تەجروبەیەکی ئینشاءالله ئێمە
لە جومان سەرکەوتوبی سەلامەبی. ڕەنگە زۆر بینەر بە تایبەتی گەنجان ئەو ترسیان لابێت کە من ناتوانین لە قورئانە باش بین بۆ پێی ڕەنگە قورئان قورس بێ یاخود نەتوانین هەوڵ بین پامە چیە بۆ گەنجێک گەربیە لە سەرەتاوە دەست پێ بکات و بە کۆمەڵە قۆناغی زۆرا ڕۆشت و ئایا بەڕاستی ئەومە حاڵەکەمە بمانەوە لەباری قورئان خوێندنا خۆمان پێ بگەێنین؟ بەڵێ ئێمە ئاەتێکمانەیە خۆی پەروەردگار فەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر. خۆی پەروەردگار مژدەمانەیەتێ قورئانمان بۆ ئاسان کردوون ڕاستە لەوانەیە لە ڕووی تەطبیقیەوە کەمێک قورس بێت بەڵام لە ڕووی خوێندن و کەلیمە و الحەمدلله خۆی مژدەمانەتی بۆ کەسانی کە هەڵگری قورئانن بۆ کەسانی تەڵەبی قورئانن یعنی ئەیانەوێ ببن بە خزمەتکاری قورئان بەڕاستی کارێکی زۆر ئاسانە ئەوە بەڵگەی ئاەتمانەیە الحەمدلله و بەڕاستی ئەوەی کە هەیە شەرم ئەکات و هەیە یعنی ئەڵێ من فێر نابم یا قورسە ئەوەی لەسەرێتی تەنها هەوڵ و جوهدە و بچێتە خزمەت مامۆستایە کە ئیجازەیەکی هەبێت سەنەدەکەی بگەڕێتەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مۆشارەزایی هەبێت لە خوێندنەوەی جوان خوێندنەوەی قورئانە. ئەجینا نەوەڵڵا الحەمدلله بەڕاستی ئێمە کۆمەڵێک دەستگای زۆرمانەیە بە تایبەتی و دیارتنینیان دەستگای ڕۆشنبیری نوری حیکمەیە الحەمدلله جێز دەستیان دیارە و مای شانازین بۆ شار و گەل و وڵاتەکەمان لەخوای گەورە بەزیابێ دەستیان خۆش بێ بە دڵنیاییەوە بەڕاستی ئەوەی کەم کەس نین و چەندی میوانی تریشمان هاتووە یعنی بەڕاستی ئێمە هەمومان تەڵەبەی دەستگای ڕۆشنبیری نوری حیکمەین و هەمومان قەرزارباری ئەوین قەرزارباری ئەو مامۆستا بەڕێزانین یعنی بەڕاستی ئەوەی لەسەر تەلەبە و لەسەر خوێندکارە بەڕاستی بەس ئەوەیە بچێتە خزمەت یعنی بچێتە مۆزوعەکەەوە دا لە بردانەکەم لە یەکەم تۆزە قورگیشم تاونی بەکاربێنی والله تاسە چاوینەدا دا لە بردنەکەین بۆ ئەوە بەڵام لە مۆزوعەکەی خۆمان ئەوە تەنها ئەوەی لە سەرەتی بچێتە خزمەت مامۆسایەکی شارەزە و تەنها فێر بێت تەنها مەرحەلەی یەکەم و دووهەم پرسیارێت بەدەمەهاتی گەنجان چۆنە؟ الحەمدلله ئەم ساڵ بە ساڵ باشترە بێ سپاس بۆ خۆی پەروەردگار بەڵام ئێمە تەماحمان زیاترە تەماحی ئێمە بۆ زیاترە یعنی هەیە خۆی گەورە پەنامان بە تەماحی بۆ دنیا زیاترە بەڵام ئێمە تەماحەکەمان دوانە تەنها دنیای قیامەتی لەگەڵایە باشە ئێمە تەماحمان زیاتر یعنی ئەگەر ئێمە 100 گەنج بێت ئێمە الحەمدلله مای شانازیە بەڵام ئەمانەوێت بێ بە 200 بێ بە 1000 بێ بە 5000 ئێمە چونکە قیامەتمان هەیە تەنها ئەم دنیامان نییە تەماحی ئێمە بۆیە دوو تەماح و تەماحمان زیاترە بەڵام الحەمدلله وڵاتەکەمان و شاری سلێمانیش الحەمدلله بەدەمەوە هاتنیان زۆر باشە وەسپاس بخوای گەورە جاری وە هێوامان لێت یعنی بە خوێندکاران لێن چاوەڕێمان کەن با وەجبەیەک جیاکەینەوە با وەجبەیەک جارێ دەرس بەوان بڵینەوە اینجا وەجبە وەریان نەگرین الحەمدلله بەڵام ئەوەیە ئێمە چونکە هەدەفمان تەنها دنیا نییە تەماحمان زیاتر لەوەیە الحەمدلله. ڕۆڵی خێزان ڕۆڵی هاوڕێ ئەو کەسانی کە تێکەڵیانەکەیت ڕۆڵێکیان هەیە لە بەرەوپێشوونی خۆت وەکو ژیانی خۆت وە کەسانی تریش خێزانەکان چۆن هاوکاری منداڵەکانیان بکەن هەر لە منداڵیەوە هاوکاریان بن بۆ لەبەرکردنی قورئان و خوێندن الحەمدلله ئەگەر لە خێزانی خۆم و باسێکم سپاس بۆ خۆی گەورە ئێمە فەزلی خۆی گەورە هەر لە خێزانێکی الحەمدلله قورئان دۆست بووین الحەمدلله خێزانێک بن یعنی هەر لە مناڵیەوە باوکم و دایکم خۆی گەورە لێیان ڕازی بێ و دەستیان ماچەکەم لێرەوە من خستوتە بەر خوێندنی قورئان و خوێندنی زانستە شەرعیەکان و بەڕاستی ئەمە پەیامێکە بۆ دایکوان و باوکانی ئازیز پێویستە ئەرکێکی گەورەیە لە سەرشانیان نابێ ئەوە کە فەرامۆشکەن نابێت تەنها خەمی ئەوەیان بێت مناڵەکەیان لە خولی هاوینا تەنها فێری زمانی ئینگلیزی بێت تەنها فێری یعنی چۆنڵی بچێتە خولێکەوە تەنها ئیسفادەی دنیایی بێت ڕاستە ئەوەش زەڕورە بەڕاستی هەبێت باش ینی لێوێ حەزەکەم یەک تۆز بۆستم ئەگەر ئاسایی بێت ئەکرێ ئێمە شادەمان هەبێ و قورئان خوێنێکی باشیش بین یعنی بۆ دایک و باوکان لەوە ئەترسن کە هەر خەمی ئینگلیزی مناڵەکەیان بێ یاخود بواری شهادەکەیان بێ لە کاتێکدا چەندین کەسمان بینیوە دکتۆرە بۆ منە قورئان خوێنیشە قورئانی پیرۆزی لەبەرە حەزەکەم لەگەڵ قسەکان تا ئاماژەیەکیش بۆ ڕێک وایە بەڕێزیان ئەمە چۆنە دایکان و باوکان ئەرکێکی زۆر گەورە لەسەر شانیانە پێویستە هەر لە منداڵیەوە ینی یەکەم ئەرک لەسەر خۆیان جارێ خۆیان فێری قورئان خوێندنکەن چونکە مناڵ چاو لە دایک و باوکی زۆر ئەکا بەڕاستی ینی کە تۆ کە ببینێت من الحەمدلله بەشێکی قورئانم لەبەر کرد بەس بەچی بە مناڵیدا ئەنیشتم باوکم ئەیخوێن سوورەتی واقعە باوکم زۆر ئەیخوێن بەسدا ئەنیشتم یعنی بیرمە زۆر مناڵ بووم هێشتا من قسەی قورئانمە کرد نەچوو بووم مەکتەب هەر نەمەزانینای خۆم بنووسم بەس بە ژۆگرتنی باوکم الحەمدلله بەشێکیم لەبەر کرده بوو ئەمە هۆکاری چییە؟ ئەمە یەکەم ئەرک لەسەر شانی دایکەوە و باوکان ئەوەیە کە خۆیان جارێ فێری قورئان ببن بەڕاستی زەڕورە ئەگەر فێریش نەبوون ئەرکێکی دووەم ئەکرێتە سەرشانیان کە ئەوەیە بیبەنە خزمەت مناڵەکانیان بەرنە خزمەت مامۆستایەکی شارەزا بیبەن چۆن من الحەمدلله دایک و باوکم زوو منیان بردە دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە
يعني بەڕاستی زۆر ئیسفادەم کرد ینی بەڕاستی من جاری وا بیر ئەەکەمەوە ئەگەر من ئەو ساڵە نەچووماتە دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە ئێستا کەسێکی چۆنە بووم ینی لەوانەیە هەر نەمزانیای عەربی بخوێنمەوە قورئان بخوێنمەوە پێویستە دایکان و باوکان لەگەڵ ئەوەی خەمی دنیای مناڵەکانیانە خەمی قیامەتیشیان بێت بەڵام ئێستش درەنگە ئیسفادەیەکی تری خۆیانی تایە عەفوەن بۆ قیامەتی خۆیان یەکێک لەو لە قیامەتە پیاوێگەیەنن تاجێکی زێڕی نەکەنە سەری ئەڵێ ئەی خۆی پەروەردگار من ئەو نەکردەوەی چاکم نەکردووە ئەو ئەعمالی صالحم نەکردو ئەمە چییە ئەفرمێت لە دوای خۆی پەروەردگار پێ فەرمێت لە دوای مردنی خۆت لە دوای کۆچی خۆت کە لە دنیا دەرچویت ئەوە ئەعمالی صالحی مناڵەکەتە کەواتە ئێمە ئەبێ خەمی ئەوەشمان بێ باشە با مناڵەکەمان بخوێنێ بۆ دکتۆر بۆ مهندسی بۆ زمانی ئینگلیزی و علمە دنیاەکان ئەوە ضرورە نەمانوتە ضرورنیە بەڵام لەوان گەورەترمان هەیە لەوان ضرورترمان هەیە کە دوو هەدەفی تایە دنیاش و قیامەتە ئەو تەنها دنیاە کاتە ئینسان وەفاتەکە ئەوانە ئەبڕێتەوە بەڵام کاتێک ئینسان وەفاتەکەات ئەوەی کە لەگەڵ ئەڕۆ ئەعمالە صالحەکانێتی بۆیە ئەوە ئەرکێکی ضرورە و ئەرکێکی گرنگە بەڕاستی کە دایکان و باوکان هەر لە منداڵیەوە مناڵەکانیان بخەنە بەر خوێندنی قورئان و پاشان منداڵەکە ئیتر بە تەجروبی خۆی وردە خۆی وای لێ کە کەوتە سەرسکەی خۆی دوای خۆی پێویست ناکە دایک و باوکی پێ بڵێ خۆی ئەڵێ باوکە دایکە من ئەچم بۆ دەرسی قورئان دەرسم هەیە مامۆستا ئەحمەدیان لەبەرەوەی کاتمان زۆر کەماوە پێمان خۆش بوو کەمێکی تر قورئانمان بۆ بخوێنی ئەگەر ئینشاءالله سپاس دەکەین سپاس بۆ یاخوا سەلامت بسم الله الرحمن الرحيم ما كان على النبي من حرج فيما فرض الله له سنة الله في الذين خلوا من قبل وكان أمر الله قدرا مقدورا الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا صدق الله العظيم خوا دەست خۆش بێ مامۆستا ئەحمەدیان سپاس دەکەین دەنگت خۆش بێ سەلامت بێ گەورەت کردی لەم تۆرێ لەگەڵ یەخوا سەلامت خۆی گەورە سەربەرزتان کە و
بەردەوامیتان باتێ بۆ ئەوەی ئینشاء الله ئاوا قورئان خوێنان مقابلەکەن بۆ تەشجیع ئینشاء الله بۆ ئەوەی گەنجانمان زیاتر و زیاتر بێنەوە ببن بە تەڵەبەی قورئان. خۆش واژوی سەرشانمانە سپاس دەکەین یاخوا لە شتان ساڵ سەربەرزانگا یاخوا سەلامت بن یاخوا سپاس بۆ بەشداریکردن یاخوا سەلامت سوپاسانەکەم بێ بن یاخوا. بەڵێ ئازیزان دەچینە ڤیدیۆکی تر لە هەولێر پرۆژەیەک ئەنجام درراوە پرۆژەی لەبەرکردنی سوورەتی کەهف هۆنیان خان پێوا بێ کاتمان هەر نەماوە ئەشڵا بۆ سبینێ بەڵێ باوکاری ئاوکارم هۆنیا وەرو ئاوکارانم لە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگامی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخواتان سپێری خواتان لەگەڵ